بەناوی خوای بەخشندە و میرەبان سڵاوتان لەبێت بینەرانی عزیز لەر جێگەیەگەن ئاسوودە و کامەران بژین. خۆشحاڵین جارێکی دیکە لە بەرنامەیەکی نوێ لەگەڵ هاوکارم کاک جەلال هاتینەوە خزمەتان. ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەت و زانیاریمان بۆ ئامادە کردوون، دەخوازین کە ببێتە مایەی سوودگان بە ئێوەی عزیز. سپاسدانێر. بەناوی خوای پەروەردگار عزیزان، سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت، هەمیشە لەش ساغ و تەندروست بوون. ئەمڕۆژ سێ تەوەرمان بۆ ئامادەکردوون کە پێشکەشتان بکەین، سێ تەوەری جیاواز بۆیە لەگەڵمان نابن بۆی کە ئەم ڕۆژە و زانیاریانەی کە تا ئێستا لای ئێوە نەبیستراوە لەسەرم تەوەرانە سوود لە زانیاریەکانمان وەرگرن کە دیارە چواردەی شەش ڕۆژی جیهانی خوێن بەخشینە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان کۆمەڵێک چالاکی جۆرا و جۆر لەسەر بەخشینی خوێن لە ناوچە جیاوازەکان بەڕێوە دەچێت. جیاواز لەو ڕووماڵانەی کە توانین لە ڕێگەی پامنێرانەوە بۆتان بگوازینەوە تەوەری یەکەمان لەسەر ڕۆژی جیهانی خوێن بەخشینەوە بە تایبەتی ئەوەی کە نەخۆشی کەوتبێتە ناو نەخۆشخانەکانەوە پێویستی بە خوێن بوو بە دڵنیاییەوە زیاتر دەیەوێت هەندێک وەڵامی پرسیار هەیە بەدەستیان بێنێت کە بەڕێوەبەری بانکی خوێنی سلێمانی میوانمان دەبێت لە تەوەری یەکەمدا. وڵازان لە تەوەری دومی بەرنامەکەماندا باز لە گرنگی وەرزشکردن بۆ تەندروستی مرۆڤ دەکەین. گومانی تێدا نییە کە هەمیشە و بەردەوام دەبیستینە لایەن پزیشکەکانەوە لەلایەن ڕاهێنەرانی وەرزشیەوەکە وەرزشکردن گرنگی و تایبەتمەندێکی زۆری هەیە بۆ لەش و تەندروستی مرۆڤ. لەو تەورێدا باز لەوە دەکەین کە بزانین ئەو سوودانە چین کە لە ڕێگەی وەرزشکردنەوە بۆ تەندروستی مرۆڤ ئەنجام دەدرێت و ئایا دەکرێت بە کۆمەڵێک وەرزشی سادا لە ماڵەوە ئەنجامی بدەین کاریگەریکی باشی هەبێت لەسەر تەندروستی مەروەروەها گرنگە کە بزانین وەرزشکردن بە شێوازێکی ڕێکخراو تا چەند گرنگی و سوودی دەبێت بۆ لەشی مرۆڤ. لەگەڵیشیدا وەرزشکردن بە پێی زۆر لە توێژینەوەکان نەک تەنها بۆ جەستە بەڵکو بۆ لایەنی دەرونیش ئیسفادە و سوودێکی زۆری دەبێت. زیادەیەکشی بخەرە سەر زۆر جار لە ناو وەرزشدا تووشی پێکان و موساب یاخود هەندێک خەڵکیشێت تەنانەت وەرزشیش ناکەن بە تایبەتی گرفتی ئازاری ئەژنۆکانیان دەبن کە بە پێی پسپۆڕی میوانەکەمان فرسەتەوە پرسیارانەش بکەین. تەوەری سێەمان قسە لەسەر گرفتی کەرتی پەروەردە لە دەربەندیخان دەکەین کە کۆمەڵێک بە تایبەتی گرفتی گشتی لە کەرتی پەروەردەیە هەیە بابزانین دەربەندیخان لە کۆتایی وەرزی ئەم ساڵدا ئەو داواکاریانە چیە هەیەە ببورن واروەها گرفتەکانیان چین و ئایا لە ئێستادا سیستەمی خوێندن لێوێ چۆن بەڕێوە دەچێت. لەگەڵیشیدا هەڵ دەدەین زانیاری شارەکانتان بۆ بگوازین لە ڕێگەی پامنێرانمان دەست پێک دەچینە لای کەشوهاو و گۆڕانکاری کەشوهاوەکانتان بۆ دەگوازینەوە بینەری دەبین. بەڵازان ڕۆژی جیهانی خوێن بەخشینە هەندێک لە مرۆڤەکان پێویستیان بە بەخشینی خوێن هەیە لەبەرەوەی کە لەشیان ئاسوودە بێەوە پێویستە ڕێژێک لە بۆهی زۆری خوێنی لەشیان ڕێژێک لە خوێنی لەشیان کەم بکرێتەوە. پرۆسەی خوێن بەخشین بەم شێوازەیەک مرۆڤێکی ساخ دەبێت خوێن ببەخشێ بە کەسێک کە پێویستی بە خوێن بێت. ئەوانەی کە خوێن دەبەخشن دەبێت دوور بن لە هەندێک بابەتەوە بە تایبەتی دوور بن لە خواردنەوەی مادە کحولیەکان و هەندێک نەخۆشی درێژخایەنەوە و ئەوانشی کە پێویستیان بە خوێنە ئەوانن کە بەشێکیان بەهۆی ڕووداوەکانی هاتوچۆ یا بەهۆی ڕووداوێکەوە بە گشتی ڕێژێک لە خوێنی لەشیان ڕۆشتووە
و هەیە ئەوانەی کە لە ژوورەکانی نەشتەرگەریدا پێویستیان بە خوێنەوە نەشتەرگەری گۆڕینی بەشێکی لەش یاخۆت لە هەندێک نەشتەرگەری بە تایبەتی کە لە ئافرەتاندا پێویستە لە کاتی منداڵبوون و بەگشتی لە ژووری نەشتەرگەری و هەندێک نەخۆشی تالاسیما بە تایبەتی کە ئەمڕۆ زوومێکی زۆر لەسەر نەخۆشانی تالاسیما دەبێت لە هەرێمی کوردستان کە ئەمانە ڕۆژانە پێویستیان بە خوێن هەیە و بەرۆکی بانکی خوێن دەگرن ڕۆژانە هەموو خەڵکی کە بەرۆکی بانکی خوێن دەگرن پێویستە هەمومان بزانین ئایا بانکی خوێن چۆن کار لەگەڵ خوێن دەکات و کێنەوانەی کە خوێن دەبەخشن کێنەوانەی کە پێویستیان بە خوێن دەبێ و پرۆسەکانی وەرگرتنی خوێن و بەخشینی خوێن لە هەرێمی کوردستان ویا لە بانکی خوێندا چۆنە ڕۆژانە بە تایبەتی بانکی خوێن خزمەتێکی زۆر بە نەخۆشان لە نەخۆشخانەکان بەگشتی دەکات بەڵام ڕەنگە تا ئێستام خزمەتە بەرجەستە نەکرابێت چونکە بەخشینی خوێن بێ بەرامبەرە لە زۆربەی شوێنەکانەوە لە بانکی خوێنیشدا بەڵام لە بەرامبەرەکەیدا تەنها ئەوەندە تۆ بتانی کەسێک ببەی کە خوێن ببەخشێت. لەگەڵیشیدا گرنگە بزانین لەو تەورێماندا باز لەوە دەکەین کە بزانین کێن ئەوانەی کە پێویستە خوێن نەبەخشنواتە کێن ئەوانەی کە نابێت خوێنی خۆیان ببەخشن هەرچەندە کە کاتێک ئەو کەسی دەوێت خوێنی خۆی ببەخشێت کۆمەڵێک تاقیکە و فەحسی بۆ دەکرێت کە ئەگەر گونجاو بێت دەتوانێت خوێنەکەی ببەخشێت بەڵام لەگەڵشیدا ئەو نەخۆشی یاخود ئەو کەسی کە پێویستی بە خوێنەکە هەیە دەبێت بزانێت کە چ جۆرە خوێنێکی بۆ دەبێت بۆ چ جۆرە خوێنێک بۆ ئەو کەسە شیاوە ئەمە و کۆمەڵێک بابەتی دیکە سەبارەت بە وەرگرتنی خوێن و بەخشینی خوێن دەکەین کە بزانین لە هەرێمی کوردستاندا ئەو پرۆسەیە چۆن بەڕێوە دەچێت و بە تایبەتی تر لە پارێزگای سلێمانیدا لەگەڵشیدا کۆمەڵێک ڕێکخراو هەن لە ئێستادا بە خۆبەخشانە هەڵ دەدەن خوێن ببەخشن بە نەخۆشخانەکان کە زۆر جار من ئاگادارم زۆرێک لەو نەخۆشخانانە کە پێویستیان بە خوێن هەیە ئەو ڕێکخراوانە فریای ئەو نەخۆشخانان یاخۆ فریان ئەو نەخۆشانە کەوتون کە جێگەی دەستخۆشیە خوێنیان بەخشیوەتە ئەو نەخۆشانە. زۆر باشە دانیار تاوکەتی میوانەکەمان لە بانکی خوێنی سلێمانیەوە ئامادە دەبێت ناوبڕێکی کورت وەردەگرین و دێنەوە لاتان. الشهيد الحق الوكيل القوي المتين الولي الحميد المحصي المبدئ المعيد المحيي المميت الحي القيوم الواجد الماجد الواحد الصمد القادر المقتدر المقدم المؤخر الأول الآخر الظاهر الباطن الوالي المتعالي البر التواب المنتقم العفو الرؤوف المالك الملك ذو الجلال والإكرام المقسط الجامع الغني المغني المانع الضار النافع النور الهادي البديع الباقي الوارث الرشيد الصبور الذي ليس كمثله شيء وهو السميع البصير اللهم صل أفضل صلاة على أسعد مخلوقاتك سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم عدد معلوماتك ومداد كلماتك كلما ذكرك الذاكرون وغفل عن ذكره الغافلون بەڵا زیزانەوەی بینیتان بەرهەمێکی جوانی بەڵێن بوو کە لە وەسف و سەنا یاخود ناو و سیفەتەکانی خوای گەورە بوو لە هۆنراوەیەکی جواندا کە ئێمەش بە ناو و سیفەتە جوانەکانی لە خوای گەورە دەپاڕێنەوە لە دەرد و بەڵاو موسیبەت بە دوورمان بکرێ وڵاتمان ئاوادان بکە استقرار و ئارامی بۆ وڵاتمان بگەڕێتەوە خەڵک لەم نەهامەتی و دەربەدەری و لەم قەیرانانەی کە ئێستا هەیەن هەمومان بە دوور بگرێت و دڵمان ئارام و ڕۆشن بکاتەوە ئینشاءالله.
ڕێزان بەرداوام دەبین لەسەر بەرنامەکەمان لە چەوەریەکەمی بەرنامەکەماندا باز لە ڕۆژی گیانی خوێن بەخشین دەکەین بزانین لە هەرێمی کوردستاندا ئەم جۆرە پرۆسەیە ئەم جۆرەی کە زۆرێک لە وڵاتیان بۆتە خولیا و ئارەزویان کە بەردەوامی خوێنی خۆیان دەبەخشن و خۆشببختانە لە هەرێمی کوردستاندا لە زۆرێک لە بانکەکانی خوێندا بە ڕێژەیەکی باش خوێن هەیە و کە ئەگەر نەخۆشێک پێویستی پێبێت دەتوانێت ئەو بڕی کە پێویستێتی بەکاری بێنێت ئێمە لەم بەرنمەیەماندا لەم تەورێماندا باز لەوە دەکەین کە بزانین ڕێکارەکانی بەخشینی خوێن چۆنن و ئەو کەسانی کە دەبێت خوێنی خۆیان ببەخشن دەبێت کێبن و ئایا نەخۆشی یاخود نەخۆشی درێژکایانیان کۆمەڵی نەخۆشی دیکە کاریگەری دەبێت لەسەرەوەی کە خوێنی خۆیان بەخشن و نەخۆشانە کێن دەبێت خوێن وەربگرن کە ئایا کاریگەری خراپی نابێت ئەگەر خوێنێک نەشیا بێت یاخود بەکار نێت بۆ ئەو نەخۆشە گفتوگۆ دەکەین لەو بارەیە لەگەڵ میوانەکەمان بەڕێز کۆچەرکەریم سەرۆکی بانکی خوێنی سلێمانی کا کۆچەر سڵای خوا لەبێت سپاس بۆم دەرفەتە بە ئێمەت بەخشی دیارە میوانەکەمان گوێ لە ئێمە نییە کە بەڕێز کۆچەری برایم بەڕێوبەری بانکی خوێنە لە سلێمانیەوە لەسەر ئەو بابەتانی کە دانیار باسی کرد قسە و گفتوگۆی زیاتر دەکەین ئەگەر میوانەکەمان ئامادە بێ بۆی کە بچینە لای بەڵازیزان دیارە لە کاتژمێردا کۆمەڵێک چالاکی لەسەر خوێن بەخشین کە ئەمڕۆ ڕۆژی گیانی خوێن بەخشینە لە ئەنجام دەدرێت لە شارە جیاوازەکانی هەرێمی کوردستان لە هەڵەبجە لە سلێمانی لە هەولێر وەوە کاماژەم پێکرە و توێژەی کە لە هەمووان زیاتر پێویستیان بە خوێن هەیە نەخۆشانی تالاسیمایە کە دیارە ڕۆژانە ئەمانە پێویستیان بە خوێن هەیە و پێویستە وەوە شوێنش کە زیاتر دامی ئەم توێژە نەخۆشە دەکەن بە بانقی خوێنە لە سلێمانی یاخود لە هەولێر ئەمڕۆ لە هەولێر کۆمەڵێک هەڵمەتی خوێن بەخشین هەیە واروەها کۆنگری ڕۆژنامەوانی هەیە و لە سلێمانی دیارە نەخۆشانی تالاسیما کۆنگرێکی ڕۆژنامەوانیان هەیە لە هەمان کات هەڵمەتەکانی خوێن بەخشین لە بانقی خوێنی سلێمانی بەردەوامە بۆیە قسە لەسەر ئەم بابەتانە هەمووی دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز کۆچەری براهیم بەڕێوەبەری بانکی خوێنی سلێمانی ئەگەر گوێ لێمان بێت کا کۆچەر سڵاوی خوا لێبێت ئەم کاتت باش زۆر سپاس بۆ دەرفەتەی کە بە ئێمەت بەخشی ئەگەر پێمان بڵیت بانقی خوێن چۆن کار دەکات کێنەوانی خوێن دەبەخشن و ئێوە خوێن بەکێ دەبەخشن بەڵێ شێوازی کارکردنی بانکی خوێن وەکو هەموو دەوایرێکی حکومیکە کارکردنی دیاری کراوە تەمان ئەمە ئیشی ئەمڕۆ دوێنێمان نییە کارکردن تایە 24 سەعاتیە هەموو کەسانی پسپۆن لە مەجاالەکانی خۆیانە وەکو کارکردن ئەوانی خوێن دەبەخشن تەمان خەڵکانێکی زۆر هەن خوێنە بەخشن خوێن بەخشان زۆرە لە هەموو تەمەنە جیاوازەکانە بەمەبەستی یارمەتیدان بێ یاخود بۆ کەسی کاری خۆی بێت ڕۆژانە ئێمە خوێن بەخشێکی زۆر ڕوو دەکاتە ئەم بەڕێوەبەرایەتیە زۆر باشە کا کۆچەر زۆر جار لە بانکی خوێندا بۆ شێوازەیە کە کەسێک بێ خوێنێک وەربگرێت دەبێت بتڵێ خوێنەی دیکە دابنێ دەمە هەم سیستەمەر بەردەوامی هەیە بۆ شێوازەیە ئەوە بۆ حاڵەتە ئاسایەکان بێگومان ئێمە ئەگەر خەڵک بێت و هەر یەکێ خوێنی پێویست بوو بەبێ بەرامبەر بیدەین مەخسەن بەرامبەر تەمان خوێ تەعویزی خوێنەکەی تۆزێ قورسەکەوێت لەسەرمان ئەوەی ئێمە مولزەمین بەدابینکردنی خوێن بۆیان نەخۆشخانەکانی هیوایە نەخۆشخانی تالەسیمیایە زائیدەن ئەو حاڵەتە کتوپڕ و نەخوازانەوەی کە دێنە پێشێ بەبێ بەرامبەر خوێنیان بە هەموو شێ بۆ دابین بەڵام حاڵەتە ئاساییەکان کە کۆڵکەیسی پێدۆدە کە ڕۆژانە کە چەنەها جۆر نەشتەگەری هەیە تەجمیلیشی ئەکرێ ئەوە پێویستە کە سوکاری خۆی خوێنەکەی بۆ داوی ئێمە هاوکاریان تەوان لەوەشە لەسەر حکومەت زۆر زۆرەکەوێەوە من پێم خۆشە ئەماژە بەوە بم کە دابینکردنی بوتڵی خوێن ئاسان نییە ئەگە حسابی مادی بکەی معنی بکەیت زۆر زۆرەکەوێت لەسەر حکومەت هیچ بوتڵە خوێنەیەک لە 100 بۆ 120 دلار کەمتر لەسەر ئێمە ناکەوێت لە ڕاحی مادیەکەوە بەڵام ئێمە وەکو حکوومەتی هەرێم دابینی کردووە تا ئێستا پەک نەکەوتووە بۆ ئەوە بەس بۆ تاویزی خوێنەکە بێگومان پێویستە کە سوکاری خۆیان حاڵەتە ئاسایەکان خوێنەکە بەخشنەوە باشتر زۆر باشە کەواتە بەرجەکانی ئەو کەسەی کە ئێستا خۆ بەخشانە بێن خوێن ببەخشن دەبێ یا ئێوە خوێن لە کێ وەردەگرن لە چه جۆرە مرۆڤێکی وەردەگرن
ئێمە ئەو کەسێک کە خوێن دەبەخشێت یەت بەبەستی خوێن بەخشینێت بۆ لای ئێمە پێگومان ئێمە پشکنی تایبەتمان هەیە بەشی تایبەتمان هەیە پشکنینیان بۆ ئەنجامە دێ ئەبێت تەمەنەکانیشی دیارە لە کەسێکی باڵ و پێگەیشتو بێ پشکنینیان بۆ ئەنجامە دێ ئەگەر زانیمان ئەو کەسە مولائیمە و وەزعی ئەتوانی خوێن بەخشێ ئەو کاتە خوێنی لێ بەخشین خوێنی لێوەدەگین ببوورە طبعاان دوای خوێن وەرگرتنەکە ئێمە دووبارە مەجموعە پشکنی کە هەیە دیسان بۆی ئەنجامە دێتەوە نەخۆشیە ڤایرۆساکان ڤایرۆس هەڵگری ڤایرۆس بیاننا ئەوانەش سەر لە نوێ ئەنجامە دێنەوە بۆی بزانین ئەو خوێنە تا چەند پاکە پوختە بۆ نەخۆشیانی ئێمە مولائیمە یان نا ئەو پشکنە ئەنجاکێتە نەخۆشەوە ینی بەهاش حاڵ ئێمە هەت ئەوە نەبێت بە هەوەنتەوە ناگیرێ خوێن لە هیچ کەسێ هەتا پشکنی تایبەتی بۆ نەکەی بۆ ڕۆتیناتیانە پەڕی خوێن لە هیچ کەسێ وەرناگرینێ کاکۆسە لە ئێستادا کۆمەڵێک ڕێکخراو هەن کە خۆبەخشانە خوێن دەبەخشنەمانە تا چەند کاریگەری باشیان هەبوو بۆ ئێوە و ئایا ئەتوانیویانە ئەو خوێنەی کە زۆر جار ئێوە پێویستان بێت دابینی بکەن؟ بێگومان تەوان ئەوانەی کە ئەو ڕێکخراوانە بێت چ خەڵکانی خۆبەخشوی ئێمە بوومانی ئێمە لەسەر دەستی ئەوانە ئێمە ڕۆژانە بەبێ کەموزیاد لە 170 بوت لەوتوانم بڵێم پێویستمان بە خوێن هەیە بۆ بازێ نەخۆشخانی وەکو سەرەتا ئاماژەم پێکرد لە نەخۆشخانی هیوایە تالەسیمیایە خاڵەتی نەخوازاوە ئەمانە خوێنیان بۆ دابینەکرێت لێرەوە ئەگەر بێت و ئەو خوێن بەخشانە نەبن ئەوە ڕێکخراوانە هەڵبەتە ئێمە ئیدامەی ئەوانمان پێ نادێت لەبەر ئەوە دەورێکی سەرێکی زۆر باش دەورێکی ئەرێنیان بینیوە لە هەمووی ئەوانی کێشن خوێنەکانیان دیاریکراون نیە جۆرێکی معینی بە تێکڕا هەموو جۆرە خوێنەکانی تایە و ئێمە سوودێکی زۆر زۆریان بە خەڵکی ئێمە گەیانوە ئەوانە مانی ئێمەشەوە پێیوەستە بەمانی ئەوانەوە زۆر باشە کاکۆچەر هاوڵاتیە کاتێک ڕوبەڕووی ڕووداوێک دەبێتەوە دێت بەرۆکی بانکی خوێن دەگرێت بۆ بتڵێک خوێن بۆی کە ئەم هاوڵاتیە نرخی ئەم بتڵە خوێنە بزانێت کە لە هەمان کاتا ژیانی نەخۆشەکەی پێڕزگار دەکا لە ڕووی تێچووکەوە گەروردی بکەیتەوە چەندی تێچێ و ئاماژەت بە مەبلەغێک کرد چۆن ئەمەندەی تێچێت مەسەلەی چۆنێتەکە ئێمە بیدایەت بۆم باس کردی ئەو کەسەی کێت بۆ ئێرە خوێن ئەبەخشە لە سەرتاوە مەجموعەی پشکنی نەکرێ ئەوە تەمانەوە هەمووی کولفێ لەسەر ئێمە مەوادە جیهازە کە ئەو پشکنانی بۆی دەکرێت ئەگەر لە دەرەوە بیکە هەڵبەتە زۆرەکەوێت لەسەری وەکو سەرەتاوە هەندێک پشکنی ئاسایی بۆ ئەکرێ لە دوای ئەوە ئەو کە پێی ئەڵێ ئەو چیسی خوێنە کە بڵەت باگە کە لەسەر ئێمە ماڵە ئەویش لەسەر حکوومەت حەزەکەم بزانن زۆرە گران ینی کولفەکەی زۆرە لەسەر حکوومەت بە پێی جۆری بڵەت باگەکە ئەگۆڕێ لە $12 تایەتی قیمەتەکەی هەتاکوونی ئەچێتە $22 بۆ نمونە ئەوە پێی کیسەکان فەرخەکات چواریە پلازمە ئێمە کە خەڵک وا تێگەیشتۆ بانکی خوێن تەنها خوێنی ئامادەکردی ئێمە بریتی نیە دەبێت لە تەنها ئێستا وەکو جارە نەماوە خوێنوەگی بکێتە نەخۆشەوە پێکە جاکێت لە ژووری پێکهاتەکان بەشەکان جاکێتەوە پلازمامان هەیە کاریۆمە ئێمە ئەسڵەن خوێن ناکێتە نەخۆشەوە حالیەن پاکسیێڵی پێڵێن بەشی ئاڵویسەکان جاکێت و پاشان پلازمای لێ جاگێت پلەیلێتی جێکردەوە ئیتر ئەمانە کە جیاکران ئەم بەشانە بە کیسی تایبەتەکرێت لەسەر ئێمە زۆرەکەوێت لە دوای ئەو هەموو جیاکراوان تەمان ئێمە ئەو پشکنیانی لە دوای بۆ خوێنەکەش یەکەین 5 پشکنینی ئەساسی ڤایرۆسی هەیە هەتا ئەم کاتەش کە لەگە بەبێ ئەو پشکنینانە هیچ کاتێک خوێن نەچۆتە دەرێت لە بانکە ئەو پشکنیانە دیسان کولفێکی زۆرەکەوێت لەسەر ئێمە 5 فەحسی ڤایرۆسیە جگەرەکانە تەنانەت ئایدزە ئەمانە هەبێ هەموو جهت 5 فەحسی ڤایرۆسەکە سفلسە بکرێ ئەمە دیسان لەسەر حکوومەتمان لەبەر ئەوە تەقدیرەن بۆ چوونی ئێمە ئەتوانم بڵێم لە 100 بۆ $120 لەوانەیە ئەگەر هەر هەمووی لەسەرتاوە بە پشکنینەکانەوە بە تێچووی ئەکەوێت لەسەر ئێمە حەزەکەین دەستگای ئەعلامەکان ڕۆڵی ئەوە بین ئێمە خۆشمان ئەوە بۆ ئەوان بەجێهێڵین کە ئەو خوێنە بە مەرحەلەی ئاسانە تێنە بە ئاسانی ناگاتە دەستیان ئەگەر خۆیان هەتا قیمەتی بزانن کەمە ئێمە هەرچی پێما بگرێت تەقسیری ناکەین ئەوەی کە کراوە ئەیکەین بەردەوامیشە بڵێ بەس پێشم خۆشە خەڵکانیش خاوڵاتیش ئەوە بزانێت کە بە ئاسانی دەست ناکەوێت ئەو پایینتە بڵەدانە کاکۆچەر نەخۆشانی تالاسیماوە لەگەڵ نەخۆشخانی هیوا ئەمانە زۆرێکن لەوانەیە کە بەردەوام خوێنیان پێویستە ئەو خوێنێک کە لە بانکی ئێوەدا هەیە دەتوانێت ئەو خوێنێک کە ئەوان پێویستیانە دابینی بکات طبعا تاکە سەر چاوی ئەوان هەر ئێمەین دابینکردنی خوێن هەتا ئێستاش هەر دابینکە هەر دابینی شەکرێت بەڵێ ئەوان ڕۆژانە ئەوان بە پێی لیستی دیاریکراوی خۆم پێی ژماری نەخۆشەکان قایمە بۆ ئێمە ئەنێرن ئێمە مولزەمین بە دابینکردنی ئەو خوێنانی کە ئەوان پێویستیانە لەوانەیە لە کاتێکی دیاریکراوە بۆ نمونە فترەی ساڵی پارەگە بێتەوە بیرتان ئەو کەرەنتینە هەبوو ئەو کۆڕۆنایە کە زۆری بۆ خەڵکی نابوو کەرەنتین هەبوو ئەو کاتە تۆزی ئەزمە ڕووی تێکردبووین بە حەقەت
بە بۆنێ ئەوەی کە خەڵک ناهاتە دەرێ و ڕێنمایی تەندروستی زۆر بە تەشدیدات گیرا بوو بەڵام لەو کاتەشە هەر پەکیان نەکەوتو ئێمە توانیمانە هەرچەندێکیان پێویست پێ بۆمان دابین کردوون و ئێستش لەو پەڕی باشین لەخوا بەزیابی ڕۆژانە ئەوان چیان پێویست بووبێ ئێمە بۆمان دابین کرد. زۆر باشە کاکۆچەر لە ڕۆزانستیەکەەوە چەند جۆر خوێن بەخشین هەیە یاخۆ ئەوانەی کە پێویستیان بە خوێن هەیە ئیدی ئەمە وازانی کەوتت خوێن بەس خوێنەکەیە عەفو تێنەگەیشتم چەند لە ڕووی زانستیەوە چەند جۆر تێنەگەیشتم ببوورە کاکۆچەر لە ڕووی زانستیەوە چەند جۆر بەخشینی خوێنمان هەیە واتە ئایا ئێوە پێکاتەکانی جیا دەکەنەوە کامیان زیاتر بۆیەوە کولفە دەبا کامیان زیاتر ئەستەمە دەستکەوێ بۆ نمونە پلازمایە خوێنی تەواوە یاخودەوە پێکاتانەی کە جیای دەکەنەوە ینی هەیە تەنها پێویستی بە پێکاتەیەک بێت و لەسەر ئێوە بەم جۆرە هەم پەیداکردنی قورس بێ بەڵێ ئەوەی کە بەعام ئێمە کە خوێنوەرەگی پێکاتەکان لە پاش وەرگرتنی خوێنەکە جیا دەکرێتەوە هەر لەو خوێنەی کە وەریەگرین چوار بەشی ئەساسی لە جاکێتەوە وەکو عەزم کردی ئەوە پلێتەوە کرایۆیە ئەوە پلازمایە ئەو ئاڕویستەکەی بەڵام نەخۆشانی ئێمە تایبەتمان هەیە ئەوە لە ئۆپن هاردێکە کە عملیاتەکرێ بەشێکی تایبەتیشمان هەیە ئەفرەنسی پێدەوتێت تەنها پلێتی پێویستە و نەخۆشە باشە ئەو جاری وایە داوای چوار سێتەکە کە چوار سێسەسی سێت و پێویستی بەوە هەیە چوار سێتی ئێمە تیا بکارین ئەویان کولفەی زۆر زۆرەکەوێت لە سەرمان لەگەڵ ئەوەشە هەتا ئێستش ئەویش هەر پەک نەکەوت دابینکە ئەتوانم بڵێم تێچووی دابینکردنی یەک کیس پلەیت لێت لەسەر ئێمە نزیکی ئەچێتە 400,000 بە کەمتر نییە ئەگەر زیاتر نەبێت لەو تێچوە یە تەنهایەکی ئەوان بە جیادی تایبە ئامێری تایبە سێتی خۆی هەیە یەک جا دیزبۆزە بڵە بەکاردێت ئەوەش هەر زۆر زۆرە لەسەمان بەڵام تا ئێستا ئەوەش توانراوە دابین بکرێت ئەویان بۆ حاڵەتی معین بەکاردێت پلێتی پێدەوتێت ئەو بەشە بەڵام بەشەکانی تر بەعام لەو بوتڵە خوێن لەو پایینتە بڵێت وەرەگیرێت لە خوێن بەخش بەشی تایبەتمان هەیە جیاکردنی پێکاتەکانە هەر لەو خوێنە بەشەکانی تر جیاکرێتەوە بۆ حاڵەتی ئاسایی. زۆر باشە کاکۆچەر زۆر بە کورتی ئەگەر پێما بڵێ لەبەری دەرفەتمان نەما ببوورە با بزانین ڕێنماییتان چییە بۆ هاوڵاتیان هەمووانی کە پێویستیان بە خوێنەوە ئەوانەی ڕەنگە توانای بەخشینی خوێنیان هەبێ ئەمە خێرێکی گەورەیە خزمەتێکی باشە بە کەسێک کە پێویستێتی وە گیانی کەسێکی پێ ڕزگار دەکەن کەواتە ڕێنماییتان چییە بۆ هەردوو تەرەف هەمووانی پێویستیان بە خوێنەکە وەریگرن و هەمووانەی کە توانایان هەیە کە خوێن ببەخشن. بەڵێ سەرەتا بۆ ئەوانەی کە خوێن دەبەخشین ڕێنماییمان ئەوەیە بەبێ گوێدا بەبێ سڵەمینەوە لە هیچ شتێک هەچ کەسێک توانای هەبێ خوێن ببەخشێ ئەتوانێت خوێن ببەخشێ هیچ سڵم لەلایەنی زانستیەوە بێگومان سوودی زۆری پێگەێنێت دوخواوای دروست کردو ئەم خڕۆکە سوودانی لەشی ئینسان خۆی تەمەنی 90 ڕۆژ بێلەوە چێ خۆی دروست دەکاتەوە سەر لە نوێ تۆ کە خوێن ئەبەخشی هیچ جۆمە دەرەوەی کە ئەگە تەمان ئێمە تا توانای ئەو کەسە لانی وەزعیش صحی باش نەبێ خوێنی لێوە نای گومانی نەبێلەوە بەڵام خوێن ببەخشێ و نەترسێت بۆ زۆر ئیسفادی پێ لە نەخۆشی دڵی پارێزێت لە جگەرە ئەو دەکارەکان ئێستا کاتیۆمان نیەبچینەوە لە خوێن بەخشینەوە ئەوە ڕێنمە بەڵام بۆ ئەو کەسانش کە خوێنیان پێویستە ئێمە مەمنونیانین هاوکارمان بن ئێمە ڕەچاوی باری تەندروستی ئەوانەکەین زۆر جار هەیە کابرا برینارێکی هەیە حاڵەتەکەی ئەوە نەخوازاویەت بۆ ئێرە حتا بکرێ هاوکارین بەس پێمان خۆش ئەوانیش هاوکاری ئێمە بن بۆی بتوانی خزمەتیان بکەین تۆزێ مڕاعاتی ئەو کارمەندانی ئێمە بکەن کە زۆر جار زەختێکی زۆریان لەسەر ئەوان ناحەقیان ناگرێت تەحملیان نابێت سەبریان نابێت حاڵەتە نەخوازاوەکان جاری وایە زۆری بۆ هێناون بەڵام ئەوە بزانن ئێمە ئەوەی لێرە پێمان بکرێت تەقسیری ناکەین بۆ خزمەتی ئەوان لێرەین و هەر خزمەتیشان ئینشەڵڵا تەمەند درێژ بن بۆ هەموو لایەک. زۆر سپاس بۆ بەڕێز کە کۆچەر کەریم سەرۆکی بانکی خوێنی سلێمانی سپاس کە میوانی بەرنامەکەمان بوویت و ئەم دەرفەتت بێمە بەخشی. بەڵازیزان ناوبڕێکی کورت وەردەگرین دێنەوە لاتان کۆمەڵێک بڕگەواڵەتی دیکەمان ماوە پێشکەشتان بکەین بۆیە لەگەڵمان بمێننەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. کۆمپانیای ئاکۆکەریم بۆ ماڵێکی ئارام ژیانێکی جوانتر. ئێمە لە کۆمپانیای ئاکۆکەریم بە تیمێکی شارەزا و خاوەن ئەزمون بۆ ماوەی چەندین ساڵە بەردەوامین لە جێبەجێکردن و دابینکردنی دەرگا و پەنجەرەی ئەلمنیۆم لە جۆری ئازیل و سیستەم. دڵسۆزی لە جێبەجێکردن و جددیبوون لە کارەکانمان وای کردووە دۆخی کارکردنمان فراوانتر بێ هەم لە ڕووی ژمارەی کارمەند و مەودای جوگرافیای کارکردنمان لە هەر 5 پارێزگاکەی هەرێمی کوردستان تاکو و پارێزگاکانی دیکەی عێراق. بینا و باڵەخانە نوێەکان بە شێوازێکی مۆدێرن دەرناکەون ئەگەر دەرگا و پەنجەرەکانیان ئەلمنیۆم نەبن بۆیە ئێمە باشترین جۆری ئەلمنیۆمتان بۆ دابین دەکەین.
دیزایانی بیناکەت هەر چۆنێک بێ هەر ڕەنگێک بێ ئێمە بە ڕەنگە جیاوازەکانی ئەلەمنیۆم تەنسیق و ڕێخستن دروستەکەین چونکە هەموو جۆرە ڕەنگەکانی ئەلەمنیۆم لای ئێمە بەردەستە. کۆمپانیای ئاکۆکەریم بۆ ماڵێکی ئارام ژیانێکی جوانتر. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی گیانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. کۆمپانیای ئیست میدلەند فود گەورەترین کۆمپانیای کوردیە لە هەموو شانشینی یەکگرتووی بەریتانیا کە ڕۆژانە چەندەها تۆن خۆراک و خواردنەوە بۆ مارکێت و کواگەکانی بەریتانیا و بەشێک لە ئەوروپا دابین دەکات. ئیست میدلەند فود بۆتە جێگەی متمانەی ڕەوەندی کوردی سەرجەم بەرهەمەکانی لە سەداسەد حەڵاڵ و بەپێی بنامەکانی ئیسلام و ڕێنماییە تەندروستی و یاساییەکان بەرهەمەکانی دەخاتە بازاڕ. ئیست میدلەند فود لە ماوەی 5 ساڵ کاردا بۆتە جێی متمانەی مارکێت و کۆگەکانی بەریتانیا و ناوبانگی بەرهەمە کوردیەکانی لە هەموو بەریتانیا بەرز کردوێتەوە و لە ئێستادا خاوەنی کارگەی شیرینی بەتام، نانی تیری بەتام و ترشادی بەتامە. ئیست میدلەند فود خاوەنی 14 براندی خۆیەتی و 2200 بەرهەم لە زۆربەی وڵاتە پێشکەوتووەکانی جیهانەوە هاوردە دەکات. ئیست میدلەند فود بکە بە سەرچاوەی خۆراک و بەرهەمەکانت و دڵنیابە لە کواڵەتی و حەڵاڵی. ئۆفیسی سەرەکی ئیست میدلەند فود لە شاری نۆتینگهام. تۆ چێکی لەسەر مەسارەیە؟ گەشت یەکەم کەوتە خوارەوە بە گلندایزەریش چاک نابێت. زۆر ئاسانە. من باشترین کەرەسم پێ بۆ چاکردنەوە. ئەوتەوە بە گرنتی 100 ساڵی ڕووناکی بڕەوە کاری بێت. ڕێک ئەمبەیت بۆ شوێنی ئەم کەرەسانە. وەرە لەگەڵم. ئەم کەرەسانەی بینی 25 ساڵ زیاترە خەڵک بەکارێنێ. ئێمەی بوونەوەری ئاسمانی کەرەسەی وامان نییە. ئەری ئەم شوێنە هەموو پێدەویستیەکی باشیان هەیە. ئەمەوێ ناوەکەیم پێ بڵێ. ئێستا پێتەڵم. بابا خەدەماتە. ئەم ڕاندە ناوی تەلانە. 29 ساڵە ڕازگۆیی و کوالیتی باش ئیشی خۆمان. ئەوە تەواوە. کۆمپانیای تەلان بۆ بە هەڵبژاردەی هەمیشەیی بە دڵنیاییەوە. ئەمە قسێکی جوانە. کۆمپانیای تەلان هەم لە زەوی و هەم لە ئاسمان. هەندێکە چەند چەندین جۆر چاکردن و تێکەڵ یەکەن. هەندێکی ترە چەند لە چایخانەکان تێکەڵی چایەکانەکەڵن. بەڵام ئێستا بۆ یەکەم جار لە عێراقدا چای سەعدەدین خۆی بە تەنها ئەمداهێنانی کردووە و تێکەڵەیەکی دەگمەنی بۆ ئامادە کردووە. چای سەعدەدین تێکەڵەی چایخانە تابی بکە و ئەنجا بزانە تێکەڵکردنی چا چۆنە بێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵازیزان دووبارە سڵاوتان لێبێت. دیارەوە کاماژەمان پێکردەم ڕۆژی گیانی خوێن بەخشینە کۆمەڵێک چالاکی لە هەولێر سلێمانی هەڵەبجە و لە کەرکووکی و سێ سادق و چەند ناوچەیەکی دیکەشەیەکە هەوڵەتەی مەپەی دەرفەدە و چالاکیەتان بۆ بگوازینەوە کە پەیوەستن با ڕۆژی گیانی خوێنەوە. دیارە هەموو ئەمڕۆ کە ڕۆژێکی گرنگە بۆی ڕۆژی گیانی خوێن بەخشینەوە کۆمەڵێک لە نەخۆشان لە هەرێمی کوردستان کە بەداخەوەیمە لە هەموو ڕووەکانی ترەوە پراوێستخراونەوە نەخۆشانە ئاوڕێیان لێ نادرێتەوە. بەڵام ئەمڕۆ بۆهۆی هەڵمەتەکانەوە کە ئەتوانم بڵێم ڕۆژێکی خۆشە بۆ ئەوان لە بەرویان ڕۆژانە پێویستیان بخوێنەوە ئەم ڕۆژەوە هەڵمەتە خوێن بەخشانەی کە لە شوێنە جیاوازەکاندا دەهەیە وەکوا بێت بەخشینەوەی ژیان بێت بە تایبەتی بە نەخۆشانی تالاسیما بە نەخۆشخانەی هیوا و نەخۆشانی کە تووشی نەخۆشی شێرپەنجە بوون یاخۆتەوانەی کە ڕوبەڕووی ڕووداوێکی نەخوازرا و دەبنەوە پێویستیان بە خوێن دەبێت. بۆیە
ئێمە هەڵ دەدەین لە ڕێگەی پەیامێرەکانمانەوە چالاکیەکانتان بۆ بگوازینەوە هەم ئیدریس لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت هەم چیا لە کەرکووکەوە و هەم سامان لە هەڵەبجەوە ڕامیار لە سلێمانیەوە لەگەڵمان دەبێت بۆی کە بزانین زانیاریەکان چین دەچینە کەرکووک پێم وانە زانیارێکی چیا لەسەر خوێن بەخشین بێ بەس با بزانین گرنگترین زانیاریەکان لە کەرکووک چین دەچینە کەرکووک لای پەیامێرمان چیانووری چیا سڵاوی خوا لێبێت و ئەم کاتت باش لە کەرکووک چ باسە گرنگترین زانیاریەکان لە کەرکووک چین چیا سڵاو لێبێ ئەگەر گوێت لێمانە دەمانوێت گوێبیستی زانیاریەکانی کەرکووک بین بزانین ئەمڕۆ لە کەرکووک چ باسەوە چیمان بۆ دەگوازیتەوە سڵاوتان لێبێ سڵاو لە ئێوە لە بینەرانی کەناڵی پەیام ئەمڕۆ لە گەڕەکی پەنجعەلی کە گەڕێکێکی شعبی و کوردیە قوتابخەبینایەکی قوتابخانە لە لێرە کراوەتەوە لەلایەن حکوومەتی عێراقیەوە ئەم بینایە دروست کراوە دیارە بیناکە لە 18 پۆل پێک هاتۆوە بە پێی وتەی بەرپرسانی پەروەردەمە بینایەکی مۆدێرنەوە بینایەکی نموزەجیە لە کەرکووک دروست کراوە و بودجەیەکی باشی بۆ تەرخان کراوە دیارە لە ساڵی 2014 ئەم بینایە بەردی بناخەی دانراوە بەڵام بەهۆی شەڕی داعش و بەهۆی نەبوونی بودجە و وەسانی بودجەی کەرکووک ئەم بینایە ئەمڕۆ تەواو بۆ کراوەتەوە من بۆ زانیاری زیاتر لەسەر بەگشتی لەسەر بینایەکانی پەروەردەی کەرکووک لەسەر پێویستی بینا لە کەرکووک بینای قوتابخانە میوانداری بەڕێز کاک سامانم کردووە بەڕێوەبەری پلاندانان لە پەروەردەی کەرکووک کاک سامان سپاس بۆم دەرفەتە چیتان کردووە ئەمڕۆوە دۆخی بینا یا دروستکردنی بینایە نەبوونی بینا تا چەند گرفتی بۆ ئێوە دروستکۆ لە پەروەردەی کەرکووک سەرەتا بەخێر بێن سەر چاو ئێمە بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ هەستان بەکردنەوەی ئەم خوێندنگایە ئەم خوێندنگایە پێک هاتووە لە 18 پۆل لەگەڵ ئەوەی قاعاتی مختبەراتی تایە مەلعەبێکی خوماسی تایە و هەروەها کافتریەکی تایە بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ توانیمان ئەمە بکەینەوە بە حەزوری جەنابی محافظ و جەنابی بەڕێوەبەری گشتی پەروەردەی کەرکووک و هەروەها یاریدەرەکانی ئەم پرۆژەیە بەڕاستی لە ساڵی 2014 ئیحالە کرا بەڵام بە بۆنەی هاتنی تیرۆریستانی داعشەوە و ئەوەی کە بودجەوە چاو بودجە کەم بوویەوە ئەم پرۆژەیە ڕاگیرە توانیمان بە خۆشحاڵیەوە لە ساڵی پار بودجەیەتری بۆ تەرخان بکەین و دەست بەکار بینەوە بە خۆشحاڵیەوە توانیمان ئێستاکە تەواوی بکەین و بیکەینەوە ئەم پرۆژەیە کەوتۆتە گەڕێکی پەنجعەلیەوە لە شاری کەرکووک هەمووتان ئەزان گەڕێکی پەنجعەلی گەڕێکێکی ملیە و خەڵکێکی زۆری تایە دانیشتنەکانی ژمارەیان زۆرە بە خۆشحاڵیەوەی تر توانیمان بکەینەوە هەروە ئەتوانین لێرە خزمەت بگەینە نزیکەی 2000 تەلەبە ئەتوانین لێرە لەم مەکتەبە وەرگرین تصمیمی ئەم مەکتەبە بەڕاستی یەکەمە لە کەرکووک ئەمە نمونەیە لە کەرکووک یەکەم مەکتەبە لەم تەسمیمە کە توانیمان بیکەینەوە شتی زۆری تایە چیتان کردووە بۆ ئەوەی زۆری قوتابی لە پۆلەکان کەم بکەنەوە چکەم جاری وایە 50 قوتابی لە پۆلێکا دادەنیشێ و دەخوێنێت چیتان کردووە بۆ ئەوەی هەم بینایە دروست بکرێ بۆ لە سنووری پەروەردەی کەرکووک هەم بۆی ئەو فشارە زۆرەی لەسەر قوتابخانەکانە بەهۆی زۆری قوتابیەوە کۆتایی پێ بهێنرێ بەڵێ ئێمە توانیمان مەشروعێترمانەیە کە پێڵێن مەشروعی سینی توانیمان بۆ کەرکووک 73 خوێندنگا بەدەست بێنین ئینشاڵڵا لە داهاتوویەکی نزیکا دەست بەکارە بن ئێمە نزیکەی 500,000 قوتابی و خوێندکارمان هەیە 500,000 قوتابی خوێندکار ژمارەیەکی گەلێ زۆرە بینایەکانمانیش زۆر کەمە ئێمە وەکو مەکتەب 1600 مەکتەبمان هەیە وەکو بینایە 1050 بینایەمان هەیە کەواتە پێویستمان بە 650 بینایە هەیە ئێستاش حاڵی حاضر ئەم پرۆژەی ینی بودجەی عێراق تەحملی ئەوە ناکا کە ئەو پارێمان بۆ تەخسیسکەن بەڵام ئینشاڵڵا ئێمە لە هەڵداین بۆەوەی ئەو مشکلی حەلکەین و خوێندنگا زۆر ئێستا بۆ نمونە گەڕێکی پەنجعەلی بەڕاستی سێ مەشروعی تری بۆ تەرخان کرام بەڵام بەوەنەی ئەوەوە کە زەوی نەبوو عەرزیتیان نەبوو تەحویلمان کردە مانتقەیەکی کە ئێمە ئینشاڵڵا ئەگەر بتوانین لێرە زەویمان بۆ تەرخانکەن ئەتوانین ئینشاڵڵا بۆ داهاتوویەکی نزیک لە پرۆژەی 21 یان 22 بتوانین خوێندنگای تر لێرە دروستکەین زۆر سپاس دیارە لە ماوەی ڕابردووشدا لەلایەن حکوومەتی عێراقی و وەزارەتی پەروەردەی حکوومەتی عێراقیەوە ژمارەیەک بینای قوتابخانەی خوێندنی کوردی لە کەرکووک ڕوخێنراوە لە ژێر نۆژەنکردنەوەیدا تاکوی ئێستا ئەم قوتابخانانە نۆژەنکردنەوەیان یا دروستکردنەوەیان تەواو نەبووە بۆیە فشارێکی زۆری خستۆتە سەر قوتابخانەکانی دیکە لەبەرەوەی ئەو قوتابخانانەی کە ڕوخێنراو لە ژێر نۆژەنکردنەوەدایە قوتابیان یا قوتابخانەکان گوازراونەتەوە سەر قوتابخانەکانی دیکە بۆیە ئەمەش فشارێکی زیاتری لەسەر قوتابخانەکان دروست کردووە بەڕێوەبەرایەتی خوێندنی کوردی داوای کردووە لە ماوەی ڕابردوودا کە دەسوبرد بکرێت لە تەواوکردنی ئەو پرۆژانەی کە تایبەتە بە قوتابخانەکانی خوێندنی کوردی بەڵام تاکو ئێستا وەکو باس کرا وەکو بەرپرسانی پەروەردە باسی
باسی دەکەن پێویستیان بە بودجەی زیاترە تاکو ئەو قوتابخانانەی کە هەم نۆژەن زۆر دەکرێتەوە سپاس بۆ پامێرمان چیانوری لە کەرکووکۆ لەگەڵمانەوەی دەچینە پارێزگای هەولێر ئیدریس محەممەد وەردەگرین ئیدریس سڵای خوا لەبێت و زانیاری چالاکیەکان چین لە هەولێر. سڵاوی خی گەورتان لەبێت و ئەم کاتتان باش بەڵێ ئەمڕۆ 14 حوزەیران بە ساڵ ڕۆژی بەخشینی خوێن یاخود بەخشەرانی خوێن دیاری کراوە. ئەمڕۆ لە باقی خوێنی شاری هەولێرم کەوا لێرە قەرباڵگەیەکی زۆر هەیە کەوا هاوڵاتیان کاسبکاران فەرمانبەران و بەشێک لە پێشمەرگەکان هاتوون بۆی خوێن ببەخشن لەم ڕۆژەیە کە ڕۆژی جیهانی خوێن بەخشینە. ڕاگەاندنی کۆمەڵی بەخشەرانی خوێن لێرە سەرپەرشتی بەخشینی خوێن دەکات. من دەمەوێت سەرەتا بسمەلای یەکێک یان دوان لەو بەڕێزانێکەوە خوێن دەبەخشن. گرنگی خوێن بەخشین بەلای ئێوە لەم کاتەدا بۆ چیە و مەبەستان لە خوێن بەخشین؟ خوێن بەخشین خۆی لە خۆیدا کردارێکی یاخود دەتوانین بڵێن ڕەوو شتێکی ئینسانیە. تۆ یەکێک نەخۆش بێت دەتوانی ژیانی لە مردن ڕزگار بکەیت. تۆ لە لەشی خۆ زیادە. مەفروزە دەریکەیت ئەجای لەو حاڵەتەی پێویستە هاوکاری کەسانی نەخۆش و کەسانی عملیات کە خوێن لە لەشیان زیادە خوێنیان بۆ ببەخشین. جەناب دیکەم جارە خوێن دەدەی یان ساڵانی تریش خوێنت ببەخشین؟ ئەوە تقریبا 8 ساڵ 9 ساڵا خوێن دەبەخشم. بەردەوام؟ بەبەردەوام 6 مانگ جارێک. 6 مانگ جارێک واتە هەر لە هەر ساڵێک 2 بتڵ خوێن دەدەیت. گرفتیەوەتان بۆ دروست نابێت کە گرفتێکە یاخود کێشەیەکتان هەیە ناتوانن خوێن ببەخشن؟ ئیلاگەم مەودایەکەی کەم بێ یعنی چەند مانگێک بێ 20 ڕۆژ بێ ئاوە ئەجینا لە 2 مانگیش خوێنم بەخشیوە. بەڕێزی هیوای تەندروستێکی باش. بەڵێ من دەمەوێت لێرە کەسانی لانی پەیوەندیدار و پزیشکان وەربگرم بەتایبەت ئەو بەڕێزانێکەوە سەرپەرشتیارن لێرە. من دەمەوێت بە کورتی بچمەلایەن سڵاوتان لێبێت ئەم کاتتان باش. من دەمەوێت بەڕاستەوخۆ بێمە لای جەنابەت پێم بڵێ گرنگی خوێن بەخشین لەم ڕۆژەدا چییە؟ وایەوە چۆن سەرپەرشتی ئەم هەڵمەتی خوێن بەخشینە؟ پێشەکی بەخێر بێن بەناوی بەڕێوەبەراتی بانکی خوێن پیرۆزبایی ڕۆژی گیانی خوێنبەخشان لە یەکە بە یەکەی خوێنبەخشانی کوردستان و شاری هەولێر بە تایبەتیەکەین. بەڵێ گرنگی خوێنبەخشین زۆرە. ئەگەر خوێنبەخش نەبێ کاڵی سەرەکی بانکەکانی خوێن نامێنێ. خوێنی خوێنبەخشە کە دابی نەکرێ بێ بەرامبەر بۆ نەخۆشانی تەلەسیمیا بۆ توشبوانی شێرپەنجە ئەوە ئەبێ هۆکاری ڕزگارکەری ئەو دووچینەیە لە مەترسی و لە ژیانیان پێبەخشێتەوە. من دەمەوێت ئەو پرسیارە بکەم دوای هاتنی پەتای کۆڕۆنا چ کەسێک ناتوانێت خوێن ببەخشێ یاخود ئەو کەسانی تووشی کۆڕۆنا بوونە دەتوانن خوێن ببەخشن یان ئەوانەی کە ڤاکسینیان وەرگرتووە دەتوانن خوێن ببەخشن؟ بەپێی ڕێنمایەکانی WHO ڕێکخراوی تەندروستی جیهانی هەر کەسێک کە تووشی کۆڕۆنا ئەبێ و چاک ئەبێتەوە تا 14 ڕۆژ واتە تا 2 هەفتە ناتوانێت خوێن ببەخشێ. و ئەو کەسێک کە ڤاکسینی شوارەگرێ بە هەمان شێوە تا 14 ڕۆژ ناتوانێت خوێن ببەخشێ. بەڵام کاریگەریەکی ئەو تۆی نەکردووە بۆ ئەم ساڵ کاریگەری نەبوو بەڵکو پارساڵ کاریگەریە بوو لە بەڕێ قەدەغەی هاتوچۆ بوو. بەڵام ئێمەش هەرە و کاتوانیمان هەمانگی بکەین لەگەڵ هێزەکانی پۆلیس هێزەکانی زێرەفانی و پێشمەرگە توانیمان خوێنی پێویست پارساڵش دابین بکەین بۆ خەڵکی. ئەو پرسیارەش بکەم بەدەمەوە هاتنی هاوڵاتیان لە چین و توێژە جیاوازەکان بۆ بەخشینی خوێن چۆن دەبینی؟ شاری هەولێر وەکو نمونە ئەگەر وەربگرێن بەدەنگاو هاتنیان زۆر باشە هەموو کات بەدەنگ بانگەوازەکانمانەواتون تەنانەت هەندێک جار کە گروپێکی تایبەتی یا پێویستیمان بە گروپێکی تایبەتی یان نەشتەرگەریەکی تایبەت کە خوێنی زۆرێ وەکو چاندنی جگەر بانگەوازمان کردووە ژمارەیەکی بەرچاو یعنی لە سەروی تەسەوری ئێمەوە خەڵک هاتووە و خوێنی بەخشیوە. ئێمە هەموو کات سوپاسیانەکەین. سپاس دەکەم. دەستان خۆش بێت. بەڵێ من دەمەوێت ئاماژە بە هەندێک لە چاڵەشەکانی ئەمڕۆی شاری هەولێر بکەم وا بڕیارە ئەمڕۆ وەزیری دارایی بێتە پەرلەمانی کوردستان. لازان دەچینە پارێزگای هەڵەبجە سامان فەتا وەردەگرین. سامان سڵای خوا لەبێت دوایین زانیاریەکان لای تۆ چین؟ سامان سڵای خوات لەبێت ئەگەر گوێویستی دەنگی منی خوێن بەخشینە لە بانقی بەڵێ سڵاوتان لەبێت. دیارە ڕۆژی جیهانی خوێن بەخشینە لە جیهاندا. دیارە من ئێستا لە بانقی خوێنی هەڵەبجەم ڕێکخراوی بەخشینی خوێن و ژیان لێرە هەڵمەتێکیان دەست پێ کردو. بە تایبەت ئەمڕۆ
ساڵانە چەند هەڵمەتێک ئەنجام دەدەن ئەم ساڵ لەم ڕۆژەدا تایبەتە بە ڕاگەیاندکارانی سنووری پارێزگای هەڵەبجەکە لێرە خوێن ببەخشن بۆ ئەوەی کاوسنگی خوێن لە بانک خوێنی هەڵەبجە جێگیر بێت بنەچمە لای یەکێک لە ئەندامانی ڕێکخراوەکە بۆەوەی کە بزانم ئامانجان لە ئەم هەڵمەتە چیەکە خوێن بەخشینە ئاماشتان چیە لە ئەم هەڵمەتەکە لە ڕۆژی جیهانی خوێن بەخشینە ئەم هەڵمەتتان ڕاگەاندووە سەرەتا بە خێراتنی کەناڵەکەتانەکەن ئێمە ئامانجی ئێمە لە ئەم هەڵمەتەیە تەنها بۆ ئەوەیە گیانی چەند کەسانی لە مردن ڕزگارکە بەتەبەت نەخۆشانی تەلاسیمە ئەمە ڕۆژی جیهانی خوێن بەخشانە چواردەی مانگ کاگوواگەر بێت تێرەوە جێگری بەڕەوەری بانک خوێنی هەڵەبجە چ جۆرە خوێنێکتان لێرە پێویستە خوێن لێرە بەشی پێویست لەم بانقەدایە بە خێراتنی کەناڵەکەتانەکەین زیاتر ئەوەی پێویستمانە لێرە ئێمە ئەیزاید و ئۆزاییدا بە حکمی ئەوەی زۆربەی خەڵک ئەو خوێنەی هەیە و نەخۆشانی سالاسیماشمان زیاتر ئەو دوو جۆرە خوێنەمان پێویستە ئێستا خوێنەی کە لێرە بەشی نەخۆشانی تالاسیما و سالاسیماکە سوپاسی خوێن بەخشان هەمویانەکەین لێرە ئەوان هۆکارن بۆەوەی بەردەوام تا ئێستا نەقسمان نەبۆش کرد بۆخوا چەند جۆر خوێن لە بانک خوێنەیەکە جۆرمان هەیە هەموو جۆری خوێنەکان مەوجودن ئێوە بۆ وڵاتیان چیە پامی ئێوە بۆ وڵاتیان چی بۆی کە بتوان ناوکار بن بۆ نەخۆشانی تالاسیما و سالاسیما و کەسانی کە پێویستن لە حاڵەتە کتوپڕەکانە بۆی خوێنیان پێ بدرێت دووبارەیەکەمەوە سوپاسی خوێنبەخشانی ئەم سنوور و دەڤەرەیەکەین هەمویان بەردەوام لە هەموو ئان و سات و ئەوەیە بەدەممانەوە بوو سەرچاوەکانم بەڵە دیارە لە بانقی خوێنی هەڵەبجە چەندان جۆری خوێن لێرایە بۆ نەخۆشانی تالاسیما و سالاسیما کە ژمارەیەک لە ئەو جۆرە نەخۆشیانە لە سنووری پارێزگای هەڵەبجەژەیەوە ڕۆژانە پێویستیان بۆ خوێنەیە ماوڵاتیان لە ڕۆژی جیهانی خوێن بەخشینە بۆ بەدەر لەوەش لەلایەن ڕێکخراوەکانەوە لام بزانم جۆری خوێنەکەی تۆ چییە؟ وەرگرتنی خوێن لە ناوڵاتیانەوە لەم بانقە ئەنجام دەدەن بۆەوەی کە بۆ حاڵەتە کتوپڕەکان و بۆ نەخۆشانی کە پێویستن خوێن لێرە بێ بەڵام نەگەڕێمەوە لایەوە دیارەمە زانیاریەکانی ئەمڕۆ زۆر باشە سامان پرسیاری ئەوەم کردگە گوێت لە منە دەمەوێت بزانم جۆری خوێنەکەی تۆ چییە؟ دیارە سامان گوێی لە من نییە نازانم پێم وایە جۆری خوێنەکەی خۆی نازانێت بۆیە جوابمان ناداتەوە سامان گوێت لێمە دەمەوێت بپرسم زانم جۆری خوێنەکەت چییە تۆ زانیاری لەسەر خوێنەکەی خۆت هەیە؟ زۆر سپاس بۆ پەیامنێرمان سامان فەتاح کە لە هەڵەبجەوە لەگەڵمان نابووی سپاس دەکەین سامان وڵازان لە تەوەری دومی بەرنامەکەماندا باز لە گرنگی وەرزشکردن بۆ لەش و جەستەی مرۆڤ دەکەین زانین بۆچی وەرزش گرنگە بۆ جەستەی مرۆڤ ئەو گرنگی لە چیدایە و ئایا دەکرێت لە ڕێگەی وەرزشکردنەوە زۆرێک لە نەخۆشیەکان چارەسەر بکرێن گفتوگۆ دەگەین لەگەڵ میوانەکەم بەڕێز دکتۆر ڕەنج ڕەفیق پسپۆری پزیشکی وەرزش و پزیشکی ڕاهێنان کاک دکتۆر زۆر بەخێر بێت بەخێر دەستخۆشتان کاک دکتۆر ئەگەر باز لەو بکەین وەرزشکردن بۆ گرنگە بۆ جەستەی مرۆڤ دۆسپاسی کەناڵەکەتانەکەم دەستخۆشی لە هەردووکتانەکەم دەستخۆش کاکدانیان و کاکجەلان وەرزشکردن گرنگیەکەی 10 ساڵە 12 ساڵە بایەخی پێراوە پێشترە بایەخی پێرا بوو بەڵام زیاتر بۆ بڵین ڕێکریشن یاخود بۆ ئەوەی پارەپیاکردنێ ئیستا وەکو ڕێکاریکردنێ لە ڕێگرتن لە نەخۆشی زایدان بۆ چارەسەری نەخۆشیەکان هاتۆتەکایەوە کۆمەڵگەی پزیشکی وەرزشی ئەمریکی لەگەڵ کۆمەڵگە پزیشکی وەرزشیەکانی ئەوروپا و وڵاتە پێشکەوتوەکان کۆبوونەتەوە و دروشمێکیان دروست کردووە لەگەڵ WHO یاخود ڕێکخراوی تەندروستی جیهانی دروشمێکیان دروست کردەوە دروشمە پێوتری exercise is medicine وەرزشکردن یاخود مەشقکردن چارەسەرە باشە ئەم دروشمە ئەو شتەیە پەیڕە و پرۆگرامێکیان داناوە بۆ زۆربەی نەخۆشیەکان کە تایە نەک بۆ ڕێگرتن لە نەخۆشیەکانیش و زوو کۆنفرانس ڕاگەن و کۆبوونەوە ئەکەن و باسەکەن کە تازەترین توێژینەوە چیە لەسەر ئەم جۆرە نەخۆشیانە کە چارەسەری بە وەرزش بکرێ زایدەن WHO چەنەها نەخۆشی دەرونی و غەیری دەرونی بۆ هەموو ئاستەکان بۆ هەموو تەمەنەکانیش لە مناڵەوە بگرە تەوەحود یاخود ئۆتیزم تاکو تەمەنی بگرە پیر بۆی ڕێکارەکانی
پیربوون یاخود ئەو ئارازانەی کە لە کاتی پیربوونا دەرەکەیە کە کەم توانای جەستەیە و لاوازی و بەهێزیە و بیرچوونەوەیە ڕێگری لێ بکەین یاخود کەمی کەینەوە یا دووری خێنەوە یا دوای خێن ئەمە گرنگیەکانێتی بەڕاستی بێژگە لەوەش زۆربەی ئیستە توێژینەوەکان لەسەر ئەوەن ئەڵێن ئەگەر حەبێک هەبێ باشە ئەم هەموو گرنگی کە مەشقکردن یاخود خۆ هیلاکردن یاخود فیزیکەل ئەکتیڤیتی یاخود هەڵسوکەوتکردنێک کە هیلاکە بیتایە ئەو هەموو ئیفێکتی یاخود ئەو هەموو تەسیرەی کۆکەینەوە لە حەبێک ئەو حەبە پێوترێ حەبی معجیزە باشە برام ئەمە گرنگیەکانەتی بە تایبەتی بۆ نەخۆش و بۆ غێری نەخۆشیش گرنگی هەیە لە عالەما وەکوتم 12 ساڵە پەیڕین ئەو شتەیە پەرەی پێیان حتا ئێستا ماڵپەڕی فەرمی بۆ دروست کراوە ماڵپەرە فەرمیەکە کەسانی وەرزشەوان دکتۆر هەموو کەسێک دەتوانێت بچێتە ناوی و معلوماتەکە دابەزێ بە فارسی تایەتی بە عەرەبی تایەتی بە ئینگلیزی تایەتی بەس ئەڵێن بە ناخۆشحاڵی و بە کوردی تیانێ بەشکی ئینشاڵڵا هەوڵێ بین بە کوردیش ئینشاڵڵا وردە تەرجمەیکەین و بچێنە کاکتۆر وەرزش و ڕاهێنان جیاوازیان هەیە وەرزش و ڕاهێنان جیاوازیان هەیە وەرزش و ڕاهێنان جیاوازەکەیان لەوایە وەرزش ینی بڵین تقریبا ئەڵین تەکنیکیە وەرزش ئەوەیە تۆ لە سێتینگێکە یاخود لە یەک نەمەڵێکە دووبارەکردنەوەیە کە هەیە و لەوە زیاتر دەرناچێت بەڵام مەشقکردن خۆ هیلاکردنێکە هەر خۆ هیلاکردنێک بێکە لە توانای ئاسایی ڕۆژانەی کەسەکە زیاتر بێ باشە ئەو پێوترێ فیزیکەل ئەکتیڤیتی تۆزێ لەوە زیاتر ئەبێ بە ئەکسەرسایز یاخود بەچی بە ڕاضەکردن مەشقکردن بە کامە ئەڵێن وەرزش بۆ نمونە خانمێک لە ماڵەوەیە ڕۆژانە هەندێک جوڵەی تایبەتی خۆی هەیە ئەنجامی دەدا لە بۆی ئیش و کارەوە ئایا ئەمە چێتە چوارچێوەی وەرزشەوە یاخود ڕاهێنانەوە ئەو جۆرە یا کام وەرزش سوودی هەیە بۆ لەشی مرۆڤ طبعاً ئەوەی کە جەنابەت فەرمووت کە خانمێک لە ماڵەوەیە ئیشەکە هەڵسوکەوتەکە ئەو پێوتری هەڵسوکەوتی ڕۆژانە فیزیکەل ئەکتیڤیتی فیزیکەل ئەکتیڤیتی مەرج نییە ئەو بە گرنگیانی یاخود ئەو تەسیراتانەی کە مەشقکردن هەیەی هەیبێ بەڵکو لەوانەیە زەرشی هەبێت لە هەنێ حاڵتا بۆچی چووکە خۆ هیلاکردنێکە بە ڕێژەیەکی کەم خۆت هیلاکەی بە زماوەیەکی زۆرە لەش ئیسفادە لەو هۆکارانە ناکە کە ئەکسەرسایز یاخود ئەو شتەی پێوترێ ڕاضەکردن یا مەشقکردن دروستیەکە لەسەر لەش دوو بە گشتی و بە زۆر بە کورتی و بە ئاسانکاری ئەکرێ بە دوو بەشەوە وەرزشکردن و ڕاضەکردن یا مەشقکردن ئەیرۆبیکمان هەیە ئەیرۆبیکەوەیە کە ئۆکسسیژین بەکاردێ وزەیەکی کەم بەکارێنێ و ماوەیەکی زۆر ئەخایانێ یعنی هەوایی بە عەرەبی یا ئەوەی تریش لا هەوایی یا غێر هەواییە کە ئۆکسسیژین بەکار ناهێنێ جۆری وزەکەی کە بەکارهێنێ شەکرە باشە بەڵام شەکر عادەتەن لە لەشە بە ماوەیەکی کەم ئەمێنێتەوە بۆ ماوەی کەم 2 دقە 3 دقە 5 دقە لە هەنێ زۆر وەرزشەوانی زۆر تایبەت ئەمێنێتەوە بەڵام لە 180 بۆ 90 توانای خۆی ئەدا ماسوکەکە زوو هیلاکە بێ یاخود لاشە زوو هیلاکە بێ ئەمە بەگشتی دوو جۆری مەشقکردن یاخود دوو جۆری ئەکسەرسایزە زۆرشەکە دوتۆ دەکرێت لە ڕێگەی وەرزشکردن بۆ چاوەکو چارەسەر بەکاربێنێت یاخود هەر دەبێت وەرزشەوان وەرزش بکات وەکوتم ئێستا ڕێکخراوی جیهانی تەندروستی بڵاوی کردوەوە لەسەر ماڵپەڕەکەی لە 2015 و 16 ڕۆژێکیان تەرخان کردووە پێوترێ Move for Health بجوڵێەوە بۆی سەحەتە باشتر بێ ئەمە هەر ڕۆژێکە و دروشمێکە و زایدەن ئەو ماڵپەڕی کە باسم کرد هەیە بۆ هەموو کەسێکە بۆ هەموو توانایەکە بۆ هەموو ئاستێکە بۆ هەموو تەمەنێکە یعنی ئەگەر بینە سەر نەخۆشیەکان ئێستا حالیان جەنابەت ئەگەر بزانی سەرەتان لە کاتێوەی کە کیمیایی وەرەگرێ کەمترین توانای لاشەی هەیە ئەو کەسە پرۆگرامیان بۆ داناوە چی لە ماڵەوە بێ یاخود لە جیم بێ یا لە شوێنی وەرزشکردن بێ لە ڕاضیەکان بێ پۆڵ ڕاضیەکان بێ وەرزشەکە ئەو کاتێک کە کیمیایەکە تەواوەکە ئەو کاتێک کە عیلاجی سەرەتانەکە ئەو دەقێ وەرەگرێ ئەچێ بۆ جیم بۆی باشتر دەرمانەکە ئیشکارە سەر لاشەی زایدەن چیش بێ مەناعی بەرز بێتەوە بەرگری لەشی بەرز بێتەوە ئەمە بۆ سەرەتان بۆ نەخۆشی دڵ هەمانشت ئێستا ئەمانشت پرۆگرام دانراوە طبعاً تاقیەکەیتەوە ئەو نەخۆشە نەخۆشی دڵەکان بە تایبەت زۆربیان
تاقیەکەیتەوە بزانین توانای لەشی چەنەکە و بۆی ئەوەی کە دوایی زەرری لێنەیە ئەو وەرزشکردنە هەنێکی تێک کە زەرر نایە لە دڵی بە پێی ئاسی خۆی هەر نەفرەوە بە پێی ئاسی خۆی وردەوە دەزیایەکەی 30 هەفتەمان هەیە بۆ ئەو کەسانەی کە نەخۆشی دڵیان هەیە 30 دقە هەر ڕۆژەی هەفتەی دووجار لە زۆر نەخۆشیش دوایی ناڵم نەجاتێ بێ بەڵام نیوانی و ئەگەر زیاتر نەبێ فەرخەکە بۆ نەخۆشی خەمۆشی بۆ نەخۆشی خرفبوون بۆ نەخۆشی سەرەتانی مێشک بۆ نەخۆشی سەرەتانی غودەی ئەم شتە دەرەقی بۆ شەکرە بۆ زەخت بۆ فشاری خوێن بۆ ئەمانە هەمووی ئیسە بەکاردێ و زۆری تریش کە دوور درێژە بێتەوە گەر باسیێ بڵێن وەرزش بۆ فلان نەخۆشی خراپە بە پێ ئاستی زانستی خۆم تا ئێستا هیچ نەخۆشیەک نەدۆژاتەوە بڵێ وەرزش لەو دقەیە خراپە بڵین لەم دقەیە خراپە طبعا لە هەنێک کاتە ناتوانێ بیتێ بەڵام لە کاتی تر مەسەن کە فەرقی کرد بۆ منە کەسێ لەسەر جێگەی یەن ئیجوڵی دیاریکراوە لەژێر چاودێری دەرمانەوە دکتۆرەکە بێت دوایی کە توانای گەیشتە و ئاسی کە بتوانێت مەشق بکە بە دانیشتانە بێ پاڵکەوتن بێ بەهشتێ بێ ئەتوانین بینێ باشکتۆر لە بەشی ڕاهێنانەکە یا هەندێک خەڵک ڕوبڕی مساوی دەبنەوە هەیە ڕەنگە زۆر وەرزشکاریش نەبێ بەڵام مەشە لە ناو ساحەکەی تووشی مساوی بێتەوە چۆن مامەڵە لەگەڵ ئەمانەیەکی بەتێبێتی ئێستا حاڵەتی سوڕان ێژنۆ زۆرە طبعا خۆی یاسای پرایسمان هەیە پرایس چییە لە کاتی حاڵەتی کتوپڕا کە هەوکردنێ هەبێ یا شوێنی عەزیەتی چ ماسوولکە بێکی بەستەر بێکی ژێبێ ئەو کەسە ئازاشکێنێنێ بۆی ئاوساویەکی کەم بێتەوە ئیسراحەتی ئینە ئیسراحەتێکی یان بڵین کاتی ئەو شوێنە بەتایبەت نەک هەر خۆی پاڵکێ و لە جێگاتەوە ئیسراحەتکە سەوڵێ خێنە سەر تا 72 ساعت بوونەوە 6 ساعت ئەتوانین ئاساییە ئەی بەسینەوە تۆنگی بەسینەوە پێتر کۆمپرشن ئلیڤیشن بەرزەکەینەوە ئەمە لە کاتی کتوپڕا دوایی ڕێکاری تر هەیە لە کاتی ترا طبعاً وردەوە دەست پێکەین بە مەشقکردن بەزوترین کات کە بتوانین چی وەرزشەوان بێت چی غێری وەرزشەوانیش بێ ئایا کەی پێویست بە نەشتەرگەریەکە چونکە ئەمڕۆ کەس دەبینی ئەژنۆی سوڕێ ماوەیەک بازاری نەشتەرگەری ئەژنۆ بوو کی پەنا بۆ نەشتەرگەری ببین نەشتەرگەری نەک تەنها ئاژنۆش ئێستا دکتۆری ئێسکوشکاوی هەیە دەڵێ بە هیچ شێوازێک بۆ نمونە نەشتەرگەری ناکەیایی جمگە و ئەمانە هەتا ئەو کاتی ڕۆماتیزم تا ئەو کاتی کە ناچار نەبێت بەڵام هەندێک دکتۆری ژێ بە خێرایی دێنووسێ بۆ نەشتەرگەری ئایا بە وەرزش و ڕاهێنان ئەتوانین بڵێن ڕێژەی نەشتەرگەری ئەمەتوانین کەم بکەینەوە بەڵێ ئەتوانین یەکەم ڕێگری لێ بکەین فیفا ئەگەر فیفاتان بیست بێ ڕێکخراوە جیهانەکە مدیکەڵ تیمی هەیە یاخود تیمی دکتۆری وەرزشی خۆی هەیە تایبەتە هاتوون بە توێژینەوە ئەم شتیان دروست کردووە پرۆگرامێکیان دروست کردووە بۆ ئیحماکردن هەفتەی دووجار 20 دقە تقریبا ئیحمایەکەکەی هەنەیە وەرزش و مەشقی تایبەتە پێش یاریەکە ئەمە ڕێگری ئەکا لە 100 تقریبا یعنی بڵین دوو ئەوەنە ڕێژەی هین کەمی کردوێتەوە لە 150 ڕێژەی ئیساباتی یاخود ئەوشتە پێکانی وەرزشی لە پەری خوارەوە کەمی کردوێتەوە بەهۆی ئەم پرۆگرامی کە باسەکەم فیفا داینەوە 17 دقەیە ئەگەر تواناش یعنی بڵین توانای کەسەکە فەرقی هەبێ دیاریتیایە بە پێی ئاسی ئەو کەسە ئەگەر کەسێکی بدایی بێ کەسێکی بەتوانا بێ و زۆر پێشکەوتوو بێ ئەگۆڕێ ئەمە وەکوتم ڕێگریەکە لە 150 ئیساباتی کەم کردوێتەوە بەڕاستی شتێکی گرنگیشە هەم ئەتوانین بۆ دوایی بۆینیش بەکاری بێن بۆ ئەو شتەی پێوترێ بۆ ڕایەنانەوە زۆر باشکە دکتۆر دەکرێت بڵین وەرزشکردن تەنها وەکو چارەسەر بەکاربێنێت یاخود ئەو کەسەشی کە تەندروستی باشە گرنگە و وەکو فەرز بێ لەسەری کە وەرزش بکات طبعا وەکو چارەسەر بەکاردێ بەڵێ بۆ نەخۆشیەکان کەوتم زۆربەی نەخۆشەکان حتا من نەخۆشم هەیە ڕۆماتیزمی هەیە چەندها نوع نەخۆشی ڕۆماتیزمە هەیە کە ئیسا لە ماڵپەری فەرمی کۆمەڵگەی پزیشکی پزیشکانی ڕۆماتیزمە هی بەریتانی بڵاویان کردوەوە لەمەسەر ماڵپەری فەرمیان لە ساڵی 2019 کە چەند نەخۆشیەک هەیە بە تایبەتی نوع ڕۆماتیزمی RA پێوتێ بە عەرەبی پێوتێ ڕۆمەیتی نازان بە کوردیچی پێوترێ AS یاخود بە مۆمبوونی فەقەرات لەگەڵ هەوکردنی جومگە ئۆسیۆئارترایسی پێوترێ سەوەفان ئەمانە بە وەرزشکردن چارەسەریان نەکرێ بێژگەلۆش
ئیستا چەنەها نەخۆشی تر هەیە یاخود نەک نەخۆشی هەنێ عادەت و تەسەڕفات هەیە یاخود هەڵسوکەوت هەیە کە ئینسان ئەیکا کە ناتەندروستن بەهۆی ئەم شتەوە مەشقکردنەوە دوورەکەیتەوە لێ ئەتوانی خۆ پارێزی داهێنێ نەخۆشی بۆ نمونە قەڵەوی زۆرخۆری نەخۆشی خوێن نەخۆشی دڵ نەخۆشیەکانی خەمۆکی نەخۆشی ئەم شتە چی پێوتێ خرفبوون ئەو ئاڕازانەی کە لەسەر کەسێک دەرەکەی کە بەتەمان کەشتی بیرەچێتەوە کە دایمە بێت تااقەتە کە شەڕە فرۆشێک کە تووڕێیە ئەمانە هەمووی کەمەکاتەوە سەرەتان ئێستایانی حتا پرۆگرام هەیە بۆ ئەو کەسانەی کە مەسەرەن لە ئایلەکەیانە یاخود لە خزم کەسکاریانە سەرەتان هەیە هەستەکەن ئەم کەسە لەوانەیە تووشی سەرەتان بێ یاخود ئەگەری زیاترە تووشی سەرەتان بێ یەنێ پرۆگرامێکی هێنێ کە چی بێ کە ڕێگری بکە لە دروستبوونی سەرەتان نەخۆشی گیرانی دەمارەکانی خوێن ئەمانە هەر هەمووی ڕێگری لەکرێ زۆر لەوەش زیاتر کە ینی جێدەوە ناشێت جێ بێتەوە کە باسی زۆر باشە کاکتۆر کاتێکە سێری جۆرە وەرزشەکان دەکەین ئێستا وەرزشەی کە زۆر زۆر باوە لەش جوانیە لە جوانی بە وەرزش حساب بکرێت چ کاتێک بە وەرزش حساب ناکرێت چونکە ئێستا گەر سێری بکەین لەگەڵ وەرزشکردنەکەیە ئەتوانم بڵێ مادەیەکی زۆر بەکاردێنن ئایا زیانەکانی ئەم مادەیە ئایا با بڵێن باشیەکەی وەرزشەکەی ئیلغا ناکاتەوە لەسەر لەشی مرۆڤەکان گرنگترین ڕێنمایی بۆ وانی خەریکی لەش جوانین چییە؟ ئەمە دوو بەشە با بەشێکی ئەنجامەوە بەشی دووەمیان بەش یەکەمیان ئایا لەش جوانی وەرزش هەیە ناتوانین بڵێین وەرزش نییە باشە چونکە خۆی ئێستا زۆربەی ڕێنمایە تەندروستیەکانە جیهانەکان بە تایبەتی جیهانەکان پێوترە سترنگث ترینینگ یاخود بە قەوتکردنی ماسوولکە ئەخەنە ناو پرۆگرام و پەیڕەوی ئەو پرۆگرامانەی کە بۆ چارەسەری نەخۆشیەکان یاخود بۆ ڕێگرتن لە نەخۆشیەکان داهەندرێ ئایا بە ئاسن بێ یاخود بە لاسیکەکە بێ یاخود بۆ وەزنی لاشە بێ باشە بۆ نەشناو بێ عقلە بێ هەنە تەمرینی تر هەیە سەنوعە تەمرینەکەی پێوترێ کارلستێنێک ئەمانە بەکاردێ کە هەر بەس وەزنی لەشی خۆی بەکاردێنێ بەڵێ وەرزشە و سوودیشی هەیە و زۆریش سوودی هەیە چونکە چوری ئەسووتێنێ باشە ڕێژەی ماسوولکە یاخود قەبارەی ماسوولکە زیاکە کە ئەمە خۆی لە خۆیان تەندروستە چەنەها چەنەها ڕێکاری تر هەیە کە زیایەکە لە لەشای تەسیراتی تر هەیە لە لەشا هۆرمۆنات زیاکە هۆرمۆنی تێستۆستێرۆن زیاکە هۆرمۆنی گەشەکردن زیاکە نوع ئینزیمی ڕژێ لە لەشا بە تایبەتی لە کاتی مەشقکردن ئاسن یاخود ئەگەر ڕاکردنمێ هاشتێکی تر بێ ڕۆشتن بێ پێوترێت GLP-1 کە ئەمە تۆزێ ئینسۆلین مەناعی بەرز دەکات یان کەمەکاتەوە وای لێکە ئینسۆلین زۆر پێویست نابێ بۆی شەکر دابەزێنێ لەشا زائیدەن نەفسکەی یاخود زۆر ئەو شتە چی پێوترێ زۆرخۆری ناکەی تۆزێ چیەکە هینە دابەزێنێ ئەو شتی هاو دابەزێنێ ئەمە هی لەش جوانی بەڵێ ئەو بەسی کە باسەکەی کە هۆرمۆن بەکاردێ یاخود دەرمان بەکاردێ ئەوی شەکرێ بە دوو بەشەوە تاوکەرە خۆراکیەکانمان هەیە بۆ نمونە پرۆتینمان هەیە BCAA-مان هەیە کریاتینمان هەیە ئەمانە هەمووی تاوکەری خۆراکین هەریەکە و بە شێوازێک و بە جۆرێک بەکاردێت و بۆ شتێ بەکاردێ ئەوانە تا ئاگادار بم زۆربیان کێشیان نییە زۆربیان تاوکەری خۆراکین ئەگەر سۆرسەکەی یاخود ئەو مەزدەڕەی کەلەیە یاخود شوێنەکەی کەلیەوەی دروستەکرێ ئەسلی بێ بە تایبەتی تەقلید زۆرە لە وڵاتی خۆمانە ئەگەر ئەسلی بێ بۆ من ئەمریکیەکان بەریتانیەکان سویدەکان ئەمانە شتی چاکن زەرێکی وایان نییە بەڵام هۆرمۆنات زەرری زۆرە چونکە خۆمان لاشەی خۆمان هۆرمۆن دەرەکە بە ڕێژەیەکی دیاریکراو هەر ڕێژەیەک زیایکەی لەوەیە کەمیکەی لەش فیدباکی هەیە ینی هینایەتەوە خەبەرەیەتەوە لە مێشکاوەکو ڕیمۆتێک هەیە ڕیمۆت کۆنترۆڵی هەیە کۆنترۆڵی ئەو هۆرمۆناتاکە پێڵێ بە شوێنی دروستکردنی هۆرمۆنەکە بە تایبەتی تێستۆستێرۆن یاخود هۆرمۆنی نێرینە پێڵەکەکە بۆستە ئەگەر زۆر بێ ڕێژەکە لە لەشە ئەڵێ بۆستە لەو حاڵەتەیە تر ینی هەر نەخۆشمان هەیە یاخود یاریزانمان هەیە ئەوە هۆرمۆنی بەکارێنەوە هۆرمۆنی نێرینە بە هیچ جۆرە دروست ناکە ئەبێ معدل دەرزی بەکاربێنێ بێژگە لە یەک دنیا تەسیراتی جانبی هەیە کە سەرەتان زیاکە فشاری خوێن زیاکە نەخۆشی جگەر زیاکە نەخۆشی شتەچی پێوتە جەڵدەی مێشک و دەمای مێشک و دڵ زیاکە
چەنها نەخۆشی تریش زۆر باشە کاک دکتۆر نوێشکردن هەرچەند لەگەڵی عیبادەتە بەڵام دەوترێت جۆرە وەرزشێکە کە چەند جوڵەیەکی تێدا ئەنجام دەدرێت ڕۆژانە 5 فەرزە نوێش دەکەین چەندین جوڵە ئەنجام دەدرێت ئایا دەکرێت ئەمە وەکو جگەلێک و عیبادەتێکە وەکو وەرزشکردنێکی سەیری بکەین وە سوودی دەبێت بۆ تەندروستیمان سوودیە بۆ تەندروستی زۆریش ئەوەی کە خوای گەورە نادوێتێ خوارێ هەمووی سوود بەخشە ئەوەشی کە فەرمێتی لێ دوورکەون هەمووی زەرر بەخشە لەبەرەوە بۆی ئێمە زەرمان پێنەگا هەر خۆی ڕۆشتن بۆ مزگەوت زایدەن هاتنەوە بە پێ وەرەو چیسە زۆر بەمان بە پێ ناڕێن ئەو خۆی سوکە مەشەقکردنێکە هەمان شت وەستان لە پێ بە لە کاتی تەراویحە هەمان شت سوکە مەشەقکردنێکە هەرچەنە هەنێ جار بازێک کەس یانی تۆزێ زەرمەند دەبێ بە هەنێ هۆکار لەبەر هۆ کاری تر بەڵام خۆی لە ئەسڵا سوودی زۆرە نوێشکردنە 5 فەرزەکان هەمان شت سترێچینگێکە جۆرە کشانێکی ماسوولگەی کە هەمومان پێویستمان پێیەتی زایدەن جوڵەیەکە کێتە لەش دڵ زیاتر ئیشەکە وەلو ئێمە زۆر بەسەری ناکەین هیلاک بین بەڵام ئیسفادەی زۆرە زۆر باش کاکتۆر زۆر بە کورتی دەرفەزمان نەماوە عادەتەن وەرزش بۆ ئەوانەی کە کێشی لەشیان زۆر نیکۆڵی لێ ناکرێت دەبێت وەرزش بکەن و سوودی زۆرە بۆی کە کێشی لەشیان ڕێکەنەوە بەڵام ئایا ئەوانەی کە دەرمان بەکاردێنن لەگەڵ ئەوانەی کە سیستەمی خۆراکی خۆیان ڕێگەخەنەوە بۆی کێشی لەشیان دابەزێنن ئەمە دیارە دووشتی جیاوازە ئەگەر هاتوو تۆ دەرمانت بەکارهێنا بەڵام وەکو پێویست سیستەمی خۆراکت ڕێک نەکردەوە دەرمانەکە بووە هۆکاری سووتانی ڕێژەی شەکر و چەوری لە لەشتا بۆی کە لەشت دابەزێ بەڵام وەرزشێکت نەبێ ئەم جۆرە کەمکردنەوەی کێشی لەش زیانی تەندروستی هەیە بەبێ وەرزش؟ بەڵێ تقریبا ئەتوانین بڵێن بەڵێ و نەخێر لە هەمان کاتە وەڵامەکە ڕێک نییە خۆی ئەو شتە کێش دابەزانن هۆکاری سەرەکی کێش دابەزان کەمکردنەوەی ئەو باڵانسەیە باڵانسێک هەیە لە نێوانی ئەو وزەی کە وەرێگری لەگەڵ ئەو وزەی کە سەرفێکەی هەمان شت بۆنمەوە تانکیی سیارەیەک ئەگەر بڕۆی بۆ هەڵەبجەیە بۆ هەر شوێنێکی تر تۆ پێویستە بە 50 لیتر بێ تۆ بچی چلی تێکەی لە نێوە ڕێگایە لە شوێنەکە ئەوەستێ ئەمیش هەمان شت باشە بەس ناوەستێ لە چۆری لەژ وەرێگرێ ئەم خۆی گەرەوە بە جوانی دروستی کردووە کە لە چۆری لەژ وەرێگرێ لە شوێنی تریژ لەجگەرە وەرێگرێ ئەوەنەی کە بەڵانسەکاتەوە ئەگەر تۆ حەب وەرگری هەنێ حەب هەیە سوودبەخشن و کێشیان نییە بەڵام زۆر دەگمەنەوە حەبانە زۆربیان ئەوانەی کە بۆ زەعیف بوون بەکاردێ زەرەربەخشن و یا ئیسفادەیان نییە باشە ناڵێم لە 100% زەرەربەخشن نەخێر بەڵام تۆ بێ باڵانسێ بکەی لە هەمان کاتەیە لە پزیشکیە لە لە بڵین دەزانستی پزیشکیە ئەبێت تۆ باڵانسە هەبێ ئەم حەبا زەرەکەی زیاتر یاخۆت ئەم کەسە بە قەڵەی بمێنێتەوە باشە کەسانێکەیە بەزانێت لە شیان ڕێک بنەوە بۆن منە زۆر قەڵەو نین زەرەری هەیە بەڵێ بەڵام نەخێت کەسانێک زۆر قەڵەون بۆن منە پێوترێ BMI یاخود ڕێژەی چەوری لەشی زۆرە بەڵێ بەکاری بێنن بەڵام لەژێر چاودەی دکتۆرە ئاساییە و ئیسفادەی لێەکە زۆر سپاس کاتمانگرتی سپاس دەکەین سپاس بۆ زانیاریەکان زۆر بەڵازیزان زانیاریەکی کورتمان هەیە لەسەر ناو واتای کیشوەرەکان بزانین ناویان چییە و ئەم ناوە واتاکەی چییە با پێکەوە بینی لەو زانیارە بین دواتر دەچین لای تەوەری سێمی بەرنامەکەمان.
بەڵازان لە تەوری سێمی بەرنمەکەماندا باز لە گرفت و کێشەکانی پەروەردەی دەربەندیخان دەکەین زانین لە ئێستادا کێش و گرفتەکانیان خۆی لە چی دەبینێتەوە و ئاستی خوێندن لەو دەڤەرەدا لە چه ئاستێکدایە گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا هاوار حەمید بەڕێوەبەری پەروەردەی دەربەندیخان. مامۆستا سڵاوی خوا لێبێت و سپاس بۆم دەرفەتە. سڵاو لەوێش زۆر سپاس گیان سپاس بۆش. زۆر سپاس. مامۆستاگەر بۆمان باسکەی لە ئێستادا پرۆسی خوێندن لەو دەڤەری دەربەندیخان چۆن بەڕێوە دەچێت و گرفت و ئاستەنگەکان چین؟ سپاس بۆ جەنابتان تەمەن خۆتان ئاگادارن لە 16 پێنج کە دەوام دووبارە دەستی پێ کردەوە و ئێمە شۆک و هەموو شارەکانی تر خوێندن بە ئاسایی ئەڕوات و دەستی پێ کردوێتەوە و لەخوا بەزیادێ هیچ گیر و گرفتێکی وانە کە شایانی باسکردن بێ و پرۆسەکەیش بەردەوامەوە ئێستش بەرەو کۆتایی ئەڕۆخۆتان ئاگاداری ئەوەن کە لە 22 مانگیش ئەزمونەکان دەست پێکات پۆلی 1 تا پۆلی 11. زۆر باشە لە ئێستادا دەچینە ناوەرزی تاقیکردنەوەکان و دەزانین لە ماوەی 2 ساڵی ڕابردوو یا ئەم ساڵیش بە تایبەتی پرۆسەی خوێندن ناوبڕی زۆری تێکەوت. ئێوە گرفتان هیچ دروست بووە و خوێندکار تا چەندە ئامادەیە لە ئێستادا وایە منهەج هەمووی تەواو کراوە ئێستا هەموو ئامادەکاریەکان بۆ دەستپێکردنی تاقیکردنەوەکان تەواو بووە؟ بەڵێ خۆتان ئاگادارن لەو ساڵی ڕابردووە کە ئەو گیر و گرفتەوەی کۆرۆناوە و قەیرانی تریش هەبوو بەڵام لەخوا بە زیاد بێ بە شێوەیەکی گشتی خوێندن ئێستا بەردەوامە خوێندن وەستا بەڵام ئێستا بەردەوامە تەنها لەبەر خاتری ئەوەی کە بکرێت ئاستی زانستی خوێندکار زیاتر دانا بەزێنێت و پرۆسەکە بەردەوامی هەیەکو وتم لە سەرەتا و هیچ گیر و گرفتێک نییە لە ئێستا. لە ڕابردوودا بەشێکی زۆر لە مامۆستایانی وانە بێژ گرتبوونەوەیان ئەنجامدا ئەمە بووە ئاستەنگ لە بەردەم پرۆسەی خوێندن لەو ناوچەیەدا؟ مامۆستایانی وانە بێش من کاتی خۆشی وتومە لە دەربەنیخانە ئێمە هەمووانکو خێزانێکی گەورەوەین من خۆم پاڵپشتیانم و بۆ داواکاریەکانش هەمیشە پشتگیریانم بۆ خۆشیان ئاگاداری ئەوەن بەکرداریش کردومانە نەک تەنها قسە بێ نا لە لای ئێمە بە هیچ شێوەیە نەوەستا هەم سەردانیان کردین ئێمەش پێشوازی گەرمان لێکردن و قسەیشمان لەگەڵاکردن و پشتگیریشیان بووین بۆ ئەوانش ئێستا داوامی خۆیان ئەکەن و داوای مافی خۆشیان بکرێن پشتگیریانی حەقی خۆشیانە ئەگەر هەر شتێکیان بێوێت لە چوارچێوەی یاسا ئێمە هاوکارێن پشتگیریانە بێت. زۆر باشە مامۆستا لە ڕووی ئامادەکاری هۆڵەکانی خوێندن وەرزی گەرمایە دەزانین ئێستا هەموو چۆن ئایا هیچ گرفتێکیتان هەیە لە دابینکردنی کەلوپێد و پێداویستی و هۆڵەکانی تاقیکردنەوەدا؟ سەرەتا گیر و گرفت هەبوو لەبەر ئەوە حاڵەتێکی کتوپڕی بوو دروست خۆ دەزانین لە گەرما لە ساڵانی پێشووترا پێش قەیرانی کۆرۆنا لەم کاتانەیە دەوام نەما بوو تەنها ئەزمونونەکان هەبوو بەڵام تر خۆت ئەزانی لەبەر ئەو بارودۆخەی کە ڕوویدا و ئەو گیر و گرفتانەی کە دروست بوو تەوان هۆڵەکانی تاقیکردنەوە هۆڵەکانی خوێندن بە شێوەیەکی گشت لە ناوەندەکانی خوێندنە ئامری فێنکردنەوە کەم بوو نەبوو بەڵام باش بوو لەخوا بە زیادێ بە هاوکاری ئیدارەی خوێندنگا و ناوەندەکانی خوێندن قوتابخانەکان هەمویان و پەروەردە خۆمان بە ئامان شێوە وە کەسوکاری خوێندکاران و خەڵکانی خێرخوایش بەڕاستی نوسواسیانەکەم هەر لاینەیە کە هاوکار بوو بێ بەڵام بە شێوەیەکی گشتی توانیمانە زاڵ بین بەسەر هەر تەموچەلەمەیەک و هیچ گیر و گرفتێک نەماوە لەخوا بە زیاد بێ و بە بەردەوامی ئێمە هاوکار بووین لەسەر هێڵبووین لەگەڵ هەموو بەڕێوەبەرەکانی ناوەندی خوێندن لەخوا بە زیاد بێ هیچ کێشەیەک نەماوە کەشایانی باسکردن بێت. لە ڕابردوودا ئەو دابڕانەی بۆی لە پرۆسی خوێندندا دروست بوو کاریگەری هەبوو لەسەر ئاست و فێربوونی خوێندکار لە ناوەندەکانی قوتابخانەکاندا؟ ئێوە خۆتان ئاگادارن کە ساڵانە لە مانگی نۆ خوێندن دەست پێ ئەکات هەتا سەرەتای مانگی 5 با بڵێن تا هەفتەی مانگی 5 وەکو خوێندن پاشان ئەزمون دەست پێ ئەکات پۆلە ناوکۆتاکانە بەڵام بە بۆنەی کۆرۆناوە خوێندن ئەوەستا خوێندن دەستی پێ کردەوە کێشەکەش تەنها لە وڵاتی ئێمانە بۆ خۆتان ئاگادارن وڵاتە پێشکەوتوانەی وەکو ئەوروپا وەکو وڵاتەکان وەکو ئەمریکا زۆر وڵاتی تریش کە گیر و گرفت دروست ئەبوو لە خوێندن ئەوەستا تەنها لای ئێمە نەبوو بەڵام بە شێوەیەکی گشتی وەکو باسم کرد کار لەسەر ئەوە کرا کە خوێندن وەکو پەک ئەوە نەبێت پەکی نەکەوێت بە تەئکید دانی بە دڵنیاییەوە تەئسیری خۆی ئەبێ و ئاسی زانستیش کاریگەری خۆی بێ لەسەریان بەڵام پلان هەیە بۆ ساڵی ئایندا لە سەرەتای ساڵی ئایندا لە مانگی نۆ کە بڕیار وایە دەوام دەست پێ بکاتەوە ئینشاڵڵا ئەگەر گیر و گرفتی دووبارە کۆرۆنا درستی نەکاتەوە بۆمان لە سەرەتای مانگی نۆوە بازنەی 1 و بازنەی 2 3 و 4
بەپی بەرنمەیە کە دانراوە لە وەزارەتەوە چەند هەفتەیەک دووبارە وەکو مراجعکردنەوە پێداچوونەوەیەک بە خوێندنی ساڵی پێشووە بکرێت ئاستی زانستی خوێندکار زیاتر هاوکار بێتەوەی کە ئاسیان زیاتر بەرز بکرێتەوە. زۆر باشە ماوەسا لە ئێستایا کەوە خۆت ئاماژت پێکرد هیچ گرفتێک نییە ئایا چی پێویست دەکایە ئەو ڕێنمایانە چین کە پێویستە قوتابیان و دایکواوکی قوتابیان وەریگرن بۆی کە قوتابیەکانیان لە پرۆسەکانی تاقیکردنەوەدا بەسەر کۆتوی کۆتایی بە پرۆسەکە بێنن چکە لای ئێوە گرفتیە هەموو شتێک ئامادەیە ماوەتەوە دەروون و هەوڵ و تێکۆشانی قوتابی بەدڵنیایەوە ئێمە لایەنی تەندروستیەکە لە هەمووی گرنگترە و ڕێنمایان پێدراوە کە سوکاری خوێندکاریان و قوتابیان وتان ئەزانە ئەمە ساڵێک زیاترە ئەم کێشەی کۆرۆنا هەیە و شارەزایەکی تەواو دروست بوو لە خۆپارێزی من داواکاریم ئەوەیە لە کە سوکاری خوێندکاران و قوتابیان پێش هەموو شتێک خۆپارێزیەکە لە هەموو شتێک گرنگترە ئەوە دەرکەوتووە و هاوکاری تەواوەتیان بکەن و لە ڕووی لایانی دەرونیشەوە بەڕاستی هاوکاری مناڵەکانیان بن و لە پەروەردەکارانش بە مامۆستایان و بە فەرمانبەرانی پەروەردەیش هەموویان لە هەموو ئاستەکانە ئاگاداری ئەوە کراون کە بتوانرێت ڕێنمایی تەواوەتی بدرێت بە خوێندکاران و قوتابیان و هاوکاری تەواو بن و خۆشمان پاڵپشتی تەواوەتیمان بۆ دەربڕیون و بەردەوامش لەسەر هێڵین لەگەڵیانە تەنها ئەوەندەی ئەو ماوەیە ماوە لە 22 مان کە تاقیکردنەوە دەست پێ ئەکات و ئێستش ئەوەم نەوت لە کورسی دووەمە لە کۆتایی کورسی دووەمای پۆلی دوانزەکان ئەم یەک دوو ڕۆژەیان ماوەتر کۆتایی هاتووە بێ ئەوانش خۆیان ئامادە بکەن ئینشەڵا لە 25 حەوت تاقیکردنەوە دەست پێگا پۆلی دوانزەکان بۆ مەوتە بەکالۆریە ئەوەی کە لە 22 مانگ هەتا سەرەتای مانگی حەوت ئیمتیحانات کە دەست پێیەکە بێ هاوکاری تەواوەتی بکرێن لە ڕووی دەرونیەوە و پێویستە پاڵپشتی تەواوەتیان بۆ دەبڕن هەم کە سوکاری خوێندکاران و قوتابیان لە ماڵەوە و ئێمەش بە هەماشی لە ناوەندەکانی خوێندن و لە سێکتەری پەروەردە. زۆر باشە مامۆستا هاوار بەڕێبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی یاخود وەزارەتی پەروەردە ئەگەر گرفتێکتان هەبێت تا چەند بەدەمەوە چوونی ئەوان هەیە بۆ ئێوە و چارەسەری گرفتەکانتان بکەن؟ گرفت لە سەرەتا باسم کرد ئێمە گرفتە خۆت ئەزانی کە خوێندن دەستی پێکردەوە دووبارە کێشا بوو لە ئامێری خوێندکەرەوە بەپێی توانای حکوومەت ئەوەی کە حسەیەکیان دابین کردبوو بۆ سلێمانی بە شێوەیەک بە پێی یا ژماری خوێندکار و قوتابی دیارەدا بەشکراوە بەڵام بەشی نەکرد ئێمە لە ڕێگەی خۆمانەوە توانیمان لە ڕێگەی خەڵکی خێرخواشەوە بەڕاستی هاوکاری ناوەندەکانی خوێندن کراوە سوپاسیان ئەکەمەکو ئەرکێکی نیشتیمانی و ئەخلاقی و دینیش ئەوەی کە کراوە سوپاسیانەکەین و وەزارەتی پەروەردەیش بە هەماشەوەی لە توانایانە بۆ درێخیان نەکردووە و لەسەر هێڵشم بۆ بەردەوامی و بە هەمان شێوە لە ڕێگەی پەروەردەی گشتیوە کە ئامێری خوێندکەرەوەات و دابشکران بە شێوەیەکی یەکسان و خۆشم بە بەردەوامی لەسەر هێڵبوون لەگەڵیانە و هاوکاری ناوەندەکانی خوێندن ڕێگەی کارگێڕەکانیانەوە کراوە و ئێستش بە بەردەوامی لەگەڵیان سەر هێڵ لە هەر گیر و گرفتێک هەبێ بە بەردەوامی پشتگیریانە بێت بۆ ئەوەی بتوانانی پرۆسەکە بە شێوەیەکی دادپەروانە کۆتایی پێبێنی. زۆر باشە مامۆستا دەرفەت نەماوە دەمێ بزانین دوایین پرسیار دوایین قسەی جەنابەت لەسەر ئەو بارودۆخی کە ئێستا بەگشتی هەم لە هەموو شوێنێکە هەیە لە هەرێمی کوردستان واتە بۆی تەلەبەمانە نەکاتە پاساو بۆی کە لاری لێبدا لە خوێندن و بەتایبەتی لە ناوچەکەی خۆشتانەوە خۆت ئاماژەت پێکرد هیچ گرفتێک نییە کەواتە لە ئێستایا وەکو بەڕێوەبەری پەروەردەی دەربەندیخان گرنگترین ڕێنمایی و گرنگترین قسەتان چییە لەبارەی پرۆسەی خوێندنی ئەم ساڵەوە و بەتایبەتی کۆتایی هاتنی پرۆسەکەەوە؟ بڵێ من تەمەناکەم ئینشەڵا ئەو بار نەخوازراوەی کە ڕوویدا ساڵی پێش و کە تا ئێستش تا ڕادەیەک بەردەوامە کە کۆرۆنا کۆتایی پێبێت و ئاستی زانستی خوێندکار زیاتر دانەبەزێت و ڕێنماییشم بۆ خوێندکاران و قوتابیان ئەم ماوەکەمەی کە ماویانە بتوان خۆیان زیاتر ماندوو بکەن بەپێی ئەو پرۆگرامەی کە بۆیە دانراوە چکە خۆتە زانی منهج بە شێوەیە کورت و پوخت کراوە بتوانرێت کە خوێندنی ئەمساڵ بتوانێت زیاتر پێکی نەکەوێت و ڕزگار بکەن من داواکاری ئەوەمەیە لە خوێندکاران و قوتابیان کە هەتا ئەتوان ئەم فترەکەمە ئەم ماوەکەمەی کە ماوێتی خۆیان ماندوو بکەن بۆی بتوانن هەر هیچ نەبێت ئاستی زانستی خۆیان لەو ئاستا بهێڵنەوە زیاتر دانە بدەوە ئێمەش هاوکاری تەواو ئەبین و دڵنیابنەوە و پشتگیری ئێمەش بۆ ئەوان وەکووایان بۆ منداڵەکانی خۆمان بێت. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا هاوار محەممەد بەڕێوەبەری پەروەردەی دەربەنیخان سپاس کە میوانی بەرنامەکەمان بوو. بەڵازدان و خۆشەویستان بڕگە و بابەتەکانی پەیامی ڕۆژی ئەم ڕۆژمان ئەوەی کە بینیتان بەم شێوازە پێشکەشمانکردن هیوادارم بە دڵتان بوو بێت گلەیەکان بەجێ بێڵن سپاس بۆ هاوکارانم ئەمڕۆ لە پشتی کامێرە و کۆنتترۆل هاوکارم کاکدانیار
لەوەی کە توانیمان ئەم بڕگارنتان پێشکەش بکەین تا سبێنێ پێتان دەگەینەوە بەخوای گەورە مێرەبانتان دەسپێرین ماڵتانەوە خواتان سپاس.